سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕێنی هاوکارم دووبارە بە بەرنامەی ڕاستەوخۆوە هاتوونەتەوە خزمەتان ئازیزان ئێمە لە کاتێکدا ڕاستەوخۆ لە خزمەتانداین کە شەڕێکی کۆنەپەرستانە داوێنی ئێوە دانیشتوانی ئێران و کوردستانیشی گرتوێتەوە شەڕێک کە بەڕاستی شەڕی ئێمە نییە و تا ئێستا زیان و زەرەری زۆریشی لەگەڵ خۆی هێناوە هەروەک ئاگاداریشن شەڕی نێوان کۆماری ئیسلامی و ئیسرائیل سەر لە بەیانی ڕۆژی هەینی 23 جۆزەردان بە هێرشی ئەرتەشی ئیسرائیل دەستی پێکرد. ئەرتەشی ئیسرائیل لە ئەنجامی هێرشەکانی خۆیدا بەشێکی زۆر لە دەسەڵاتدارانی پایەبەرز و فەرماندەکانی سوپای پاسداران و ناوەندەکانی وزەیی و سەربازی کردوتە ئامانج. بە پێی هەواڵانە کە لە میدیاکانەوە بڵاو کراونەتەوە تا ئێستا ژمارەیەکی زۆریش لە هەردوولا کوژرا و بریندار هەیە. جێگەی ئەمەژەیە کە سەر لە بەیانی ئەمڕۆ هەروەک خۆشتان ئاگادارن ئاگربەستێم شەڕە سەرەتا لەلایەن دۆناڵد ترامپ و دواتر لە میدیاکانی ئیسرائیل وێراندا ڕاگەیاندرا بەڵام زۆری پێنەچوو کە سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی دوو موشەکی ڕەوانەی ئیسرائیل کردووە ئەو ئاگربەستەی پێشێل کرد و هەر ئەمەش بووە هۆی ئەوەی کە لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە فەرمانی هێرش دەرکرا و فڕۆکە جەنگیەکانیشی ڕەوانەی خاکێران کرد و چەند شارێکی بردومان کرد. لەلایەن ئێمەوە لە ڕێگەی ئەم بەرنامەوە ئێمە جارێکی تر بێزاری خۆمان لەم دۆخە نەخوازراوە کە خەڵکی ئێران پێک هاتووە دەردەبڕین و لە هەمان کاتیشدا سیاسەتە سەرڕۆکانی کۆماری ئیسلامی جنایەتکار بەهۆی سەرەکی پێک هاتنی ئەم دۆخە دەزانین. جا ئێستا و لە هەنگاوی یەکەمدا گرنگ ئەوەیە کە خەڵکی ئێران بگشتی و ئێوە خەڵکی کوردستان جگە لە ڕەچاوکردنی ڕێگا و شوێنی گونجاو بۆ پاراستنی خۆتان و دووربوون لە ئاوری ئەم شەڕە لە هەمان کاتیشدا بە ڕۆحیەیەکی بەرز لە هاوپشتی و هاوکاریکردن لە یەک بتوانن زیانەکانی ئەم شەڕە کەم بکەنەوە. ئێمە ئەم شەو لەسەر چۆنیەتی ئەم شەڕەوە ئاکام و دەرەنجامەکانی ئەم شەڕە چ بۆ ناوخۆی ئێران و چ بۆ ناوچەکە و هەروەها مەترسیەکان و هەلەکانی ئەم دۆخەی ئێستا هەوڵ دەدەین قسە و باسی زیاتر بکەین وا بۆ بەرنامەی ئەم شەومان سێمیانی بەڕێزمان لەگەڵ دەبێت بۆ تاوتوێکردنی زیاتری ئەم دۆخەش سەرەتا بۆ بەشی ئەوەڵی بەرنامەکەمان بەڕێز خاتوو تروسکە سادقی ڕۆژنامەنووسی تاقیقی لەگەڵمان دەبێت. تروسکە خانم سڵاوت لەبێت ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین بۆی کە قبولی زەحمەتتان کردو بە شاری بەرنامەی ڕاستەوخۆی تلڤیزیۆنی کۆمەڵە بوون. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس دەکەین. تروسکە خانم بۆی کە باسەکە بکەینەوە من پێم باشە سەرەتا لێرە دەست پێ بکەین بەڕێستان خوێندنەوەی گشتیتان بۆ ئەم شەڕە چۆنە واگەر زانیاری زیاتریشت تا ئێستا هەیە هەم بۆی هەم بۆ بینەرانی باسکەی. ڕاستەکەی ئەوەیە کە شەڕێکی 12 ڕۆژە ڕوویدا بەڵام ئەگەر زۆر نەگەڕێنەوە بۆ دواوە ئێمە دەبێت چاولەوە بکەین ینی بۆ ڕابردوویەکی زۆر دوور نەڕۆین هەر سەرەتاکەی لە ڕەوانگەی منەوە دەگەڕێتەوە بۆ دیاربەشێکیەوە ئاماژتان پێدا هەمومان دەزانین سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران پەرەدان بە شەڕ و بە ئاژاوەجێڕی لە ناوچەکە بووە بەڵام هیچ شتێک ئەوەندەی هێرشەکانی 7 ئۆکتۆبر کاریگەری لەسەر کۆماری ئیسلامی ئێران و لەسەر لایەنەکان و گروپەکانی سربەخۆی لە ناوچەکەدا بەجێ نەهێش بۆ ڕادەیە کە ببێتە هۆی ئەوەی کە سەرەتایەک بێ لە ماوەیەکی کورتدا بۆ لە ناوچوونی هەمویان ئەوەی کە ئێستا ڕوو دەداوە ئەوەی کە ئێستا ئێمە بە ئاشکرا دەیبینینەوەی کە زۆر ڕاستە شەوی ڕابردوو بەرحاڵ ئێمە زۆرێک سەر لێ شێواویمان بینی لە نێوان ئەو لێکدانەوانەی کە لە سەرەتا ئەو بەیاننامەیەی کە لەلایەن دۆناڵد ترامپەوە دەرکرا و دواترەوەی کە وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران تویتێکی کردوە وتی کە ئاگربەست ڕادەگەیەندرێ بەڵام دواتر هەر لەلایەن خۆیانەوە شکێندرا جۆرێک لەرزۆکی لەو ئاگربەستەدا هەیە بەڵام بە هەر حاڵ ئەوەی کە ڕوونە بۆ هەموو لایەگەوەیە کە مەگەر ئەو ئاگربەستە بۆ شێوەیە کە هەیە درێژەشی پێ بدرێ بۆ مانایە نییە کە کۆماری ئیسلامی ئێران زارێکی دیکە بتوانێت خۆی بەهێز بکاتەوە بۆ هۆکارێک کە ئیسرائیل لە ماوەی ساڵانی ڕابردوودا زۆر بە شێوەیەکی سیستماتیک بە استراتژیەکی زۆر نوێوە ڕخنەی کردە سەر ناوەندە ئەمنیەکان ناوەندی سەربازی و تەواوی ئەگەر هەر دەسەواژی فارسیکی بەکاربێنین ساختاری ئەو ڕێژیمەوە و باعث بووانێت کە ئەم ڕادەیە کە ئێستا لە ناوخۆی ئەو ڕێژیمەدا گەورەترین شت کە دەتوانین بڵێن متمانەیە لە نێوان لایەنەکاندا بە یەکتری نێوان تاکەکاندا بە یەکتری نەماوە جگەرەوەی کە
دەیان سەرباز و فەرماندە و کاربەدەستی سەرەکی خۆی لەدەستداوە. دوایین هەواڵەکان بۆی دەڵم وەک خۆی نامێنێتەوە ئەوەی کە گەر چاو لە بکەین هەر چەند کاتژمێرێک بەر لە ئێستاوانە ڕایانگەیاندوو کە ئێمە یاسای جاسووس ئەوەی کەوان دەڵێن سیخۆڕیکردن دووبارە بەسەری دادەچینەوە، ینی کۆماری ئیسلامی ئێران تا ئەو ڕادەیە بۆ مانایانەی کە تەنیا ئەوان خەڵکی گشتی ینی کۆمەلگا بگرنە ئامانج بیان دەستگیریان بکەن بڵێن ئەوانە ئیتهامیان لێ بدەن بە ئیسلاح بۆی کەوانە کاریان کردو بۆ کۆماری بۆ موساد یا بۆ ئیسرائیل یا هەبوو لایەنێک ئەوە بۆ ناوخۆی خۆشیان بۆ ڕێزەکانی خۆشیان دەتوانێت کاریگەری هەبێ. بابەتێکی دیکە کە زۆر گرنگەویژەوەیە کە ئەو شەڕە بە شێوازی جیاواز سەر بەردەوام دەبێت لەبەرەوەیکی چەند دقیقەیەک لەمەوبەر ڕاگەیەنراوە و کە بانکەکانی کۆماری ئیسلامی ئێران هەروە لەژێر هەڵەشەی هەککردندان. ئەمە جگەلەوەی کە هێشتا لە ناوخۆی خۆیاندا دوو بەرەی سەرەکی هەن، بەرەیەکیان لەسەرەوە باوەڕن کە نابێت نەدەبوو مل بدەن بەو ئاگربەستا و خوازیاری ئەوەن کە هەروە موشک بنێن بە ئیسرائیلەوە ئەو شەڕە درێژەی دەبێت و بەرەیەکی دیکەش لە ناوخۆدا کە ئێمە زۆر بەحاڵ و زانیاریانی کە درست دەکاتە ناو میدیا فارسیەکانیشەوە ئەوەمان بوو تەئید دەکا کە لە ناوخۆی ئەو سیستمەدا بەرەیەک هەندجی شەڕن و هەوڵ دەدەن کە خۆیان زاڵ بکەن بەسەر ئەو لایەنی کە زۆر نزیکن لە باڵی سپای پاسداران و عەلی خامنەی. زۆر سپاس. ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگ کرد لە درێژەدا حتمما باسی دەکەین ئەوەی کەم یاسایی تازەی کە دەرکرا نەوەیەک تۆڵەسەنەوە بیانوویەکیشە بۆی کە لە خەڵکی بکاتەوە. حتمما من دواتر لەسەر ئەم خاڵە پرسیارێکم دەبێت. تروسکە خانم، ئێوە بەهۆی ئەوەی کە هەم بۆ خۆشتان لێرە تەجروبەتان بۆ و ئاگاداری زۆر وەزعەتی ئێرە هەیە تایبەتە منزورم عێراقا و زۆر بەوردی ئاگاد لە هەموو شتێکەیە. من پرسیارێکمە دیارە ئاکامی ئەم شەڕە ناوچەکەش دەگرێتەوە. ئێمە گەبینە بەشی عێراق، من پرسیارەکەم لێرەدایە حکوومەتی عێراق ئێستا چۆن ئەبینن هەشتی شعبی لە چ وەزعەتێکدایە تا ئێستا هیچ جوڵەیەکیش نەکراوە. من پێم باشە لەسەر ئەوە کەمێک زانیاریمان پێ بدەی بزانین وەزعەتی ئێستا چۆنە. من وەک خۆم وا بیر ناکەمەوە کە ئەوەندەی کە هۆشداری دەدرا بۆ ڕادەیە کە ڕەنگە لە ڕووی شەڕی ئابوووریەوە ئاکامی ئەو شەڕا زۆر قورس بێ بەسەر وڵاتانی زلهێزدا یان بەسەر ئەکتەرەکاندا لە ناوچەکە، بەڵام ئەوەی کە بڵین ئەو شەڕە زۆر لایەن دەگرێتەوە یان دەتوانێت بیگرێتەوە زۆر باوەڕم بۆ مەسئلەیە نەبوو، لەبەرەوەی کە وەکو من ئاماژەم پێدا ئیسرائیل و ئەمریکا لە دوای هێرشی 7 ئۆکتۆبرەوە استراتیژی خۆیان لە ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکان بۆ سەر بەرژەوەندەکانیان بۆ سەر خاکی خۆیان گۆڕی. ئێوە سیرکەن ئێمە دەتوانین ئەوە بڵین کە ئەوان استراتیژی بەرحاڵ دەستیان کرد بە لایەنی هێرشکردنی ڕاستە خۆیان گرتە بەرامبەر بەوەی کە لەوە زیاتر بترسن. بۆ ساڵانێکی زۆر ئیسرائیل و ئەمریکیەکان ینی فۆکوسیان لەسەر ئەوە بوو کە ئەوان ئەو شەڕانە لەسەر ئاستی جوگرافیایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دابش بکەن بە قەیرانی بچووک بچووک و هەوڵ بدەن ئەو قەیرانە بچووکانە بۆ ماوەیەکی کاتی کۆنترۆل بکەن، بۆ ماوەیەکی کاتی هەوڵیان دەدا کە مەترسیەکانی خۆیان لە سووریادا کۆنترۆل بکەن، بۆ ماوەیەکی کاتی مەترسیەکانی خۆیان لە عێراقدا کۆنترۆل بکەن. ئەوانە کاریگەریەکی ئەوتۆیان نەبوو تا لە کۆتاییدا و هێرشەوای کرد کە تەواو ئیسرائیل بە هەر هەزینەیە تێچوویەکی مرۆیی یا سەربازی کە بۆی هەبێ لەگەڵەوەی کە توانی بیانوویەکی یاسایی لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتیدا بدۆزێتەوە هێرش بکات بۆ سەر لایەنی بەرامبەری خۆی و کەسانی یەکەم بگرێتە ئامانج. سەبارەت بە عێراق ئێوە دەفەرمونون بابەتێکی زۆر گرنگ لە عێراق لە بەرچاو دەبە بگرین، ئەویشەوەیە کە جێگای نییە لەو بەرنامەیەدا ئێمە ئاماژەی پێ بکەین. پەیوەندی عێراق و ئێران زۆر بەهێزە، زۆر مێژوویە، ئەوەمان لەبەر چاو بێت ئەوە ڕاستە دان پێدانراوە دانی پێدادەنی، بەڵام لە بیرمان نەچێت ئەو دوو وڵاتە هەردەم
لەسەر دوو بابەت ناکۆک بوون لەیەکیەوە و ناکۆکیە زۆر زەق بۆتەوە لە لانی کەم لە دەیەی ڕابردوودا. یەکیانەوەی کە ئەوانە ناکۆکیان هەیە لەسەر مەرجعیەت بابەتێکی زۆر زۆر گرنگاکە چەندین کتێبی بەڕاستی لەسەر نووسراوە لە هەردوو لایەنە لایەنی ئێرانی شیعەی ئێرانی شیعەی عێراقی. بابەتی دووەمەوەیە کە لە ساڵانی ڕابردوودا سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران وای کرد کە بەهۆی ئەوەی کە عێراقی بۆ دەواازەیەک بەکارێنا بۆ بەرژەوەندەکانی خۆی وای کرد کە هەستی شناس ینی بە خۆلی خۆیان دەڵێن عەرەبەکان عروبیەت لە نێویاندا بەهێز بێت کەوابێ ئەو بەرژەوەندیە ئابووری سیاسی نظامی کە لە نێوان ئەو دوو وڵاتەدا بوو شکستی خوار لە بەرامبەر ئەو شناسخوازی کە لە نێوان عەرەبەکان لە ئێراندا هەیە. ئەو بابەتێکی زۆر گرنگە. لە ساڵی 2016 بەولاوە ئێمە کۆمەڵێک هێزی نوێمان بینی لانیکەم دێ بۆ 15 هێز دەبن هێزی تازە نەفەس بوون ئەوانە هاتنە مەیدانەوە بچاودێری قاسمی سولەیمانی دامەزران. خودی ئەوانە ئەگەر سەیری ئارشیوەکانیان بکەی فەرماندا دەرەجەیەکەکانیان لە کەناڵەکانی خۆیاندا دەڵێن کە کۆماری ئیسلامی ئێران لە هەموو ڕوویەکەوە یارمەتی دامەزراندنی ئێمەدا. بەڵام بۆ ئێستا ئەوانە بێدەنگن وەوە سەبارەت بە هەشتی شعبی دەپرسن. هەشتی شعبی سەرەکیترین گروپ بوو پێش حیزبوڵای لوبنانەوە وتی ئێمە ناچینە نێوە شەڕی ئێمە نییە. هۆکارەکەی ئەوەیە کە دوای ئەو شکستە گەورەیەی کە کۆماری ئیسلامی ئێران و دەست و پەیوەندیەکانی لە ناوچەدا خواردیان و بەریان کەوت ئەوان نایان هەوێ دوای چەند ساڵێکی کورت ئەو تامی دەسەڵاتیان کردووە کۆمەڵێک چەکیان بەدەستەوەیە ئەو مەوجودیەتە نوێیەی خۆیان لەدەست بدەن. هیچ کام لەو گروپانە سەرڕای ئەوەی کە لە چەند کاتژمێری ڕابردوودا بەیاننامی زۆر توندیشیان دەکرد دەمەوە ئەو ئاماژە پێ بکەم جگە لەوەی کە خەسارەتیان بۆ وڵاتێکی خۆیان دروست کرد و چەند ڕادارێکی ئەمریکی TPS 1970یان لەناو برد هیچ زەرێکی دیکەیان نەبوو کە لە بەرژەوەندی کۆماری ئیسلامی ئێراندا نییە. مەسئلەی سەرەکی ئەوەیە کە عێراق لە دۆخێکدایە لەبەر بەهۆی ئەوەی کێمە فاکتەری دیکەشمان هەیە ئەکتەری دیکەشمان هەیە کوردەکان سوننەکان بەرحاڵەوانە بەهێزن بۆ کۆمەلگای کۆمەڵایەتی شیعەکانیش خۆیان بەدووبەرەی زۆر گەورە دابش بوون خوازیاری شەڕ بوون خوازیاری شەڕنین ئەو بۆتە هۆیەوەی کە باشکرا ئێمە دەبینین کە لایەنی کۆماری ئیسلامی ئێران نە هیچ متمانەیەکی دی بە کۆماری ئیسلامی ئێران ماوەکە بە پشتیوانی بکە نەدەشی هەوێ مەوجودیەتی خۆی بوونی خۆی بخاتە خەتەرەوە بۆ ڕژیمێکی کە لەوانەیە چەند مانگێکی دیکە چەند ساڵێکی دیکە لە تەمەنی مابێت. تروسکە خانم ینی دیارە خۆشتان ئاگادارن هەت پێش ئەو هێرشەی کە ئیسرائیل بیکا بۆ سەر کۆماری ئیسلامی ئەمریکا زەختێکی زۆری بۆ دەسەڵاتدارانی حکوومەتی مرکزی عێراق هێنابوو کە دەبێت دوور بگرێت لە کۆماری ئیسلامی. ئێستا کە ئەم هێرشەش کراوەتە سەر ئێران دیارە خۆشتان لە قسەکانتاندا ئاماژەتان پێدا زۆریان قوتیانە شەڕە پەیوەندی بەیەمەوە نییە و هیچ جوڵەیەکیش بە هەشتی شعبی نەکرا کە خودی کۆماری ئیسلامی زۆریشی حساب لەسەر کردو. ئێوە پێتان وایە ئەم هێژمونی ئێران لە دوای ئەم شەڕە کە زوو لاوااستر دەبێت بەسەر دەسەڵاتدارانی حکوومەتی عێراق؟ بێگومان دوو شەو لەمەوە بەرێکێک لە ڕێبەرە شیعەکان یەکێک لە ڕێبەرانی شیعە لە یەکێک لە کەناڵەکانی عێراقدا قسەی دەکرد باسی لەوە کرد کوتی لە دوای ئەو شەڕەوە چ ئەو شەڕە کۆتایی پێبێت چ کۆتایی پێنەیات کۆماری ئیسلامی ئێران شکست خوا چ شکست نەخوا ئیتر لەمە بەولاوە کۆماری ئیسلامی ئێران ناتوانێت سەرۆکوەزیران لە عێراقدا بمەزرێن. ئەو ڕستەیە لە تەواوی میدیای وڵاتانی عەرەبیدا زۆر دەنگی داوە. کۆماری ئیسلامی ئێران دەسەڵاتێکی بەسەر عێراقدا نەماوە. کۆماری ئیسلامی ئێران بابەتێک کە زۆر زۆر گرنگەیش ئەوەیە کە 7 مانگە لە عێراقدا ئاگربەستێک هاتوتە ئاراوە ئەو ئاگربەستە نشکێنراوە. هەموو لایەنەکان هەوڵیاندا بە خودی دەسەڵاتی عێراقیشەوە بەس بەشێکی زۆر لەو گروپان لەو هێزوو لایەنانێکی شیعەن سەر بە کۆماری ئیسلامی ئێران لە ڕووی سیاسیەوە بەڵام چەکدارنین ئەوانە زۆر دژی ئەوە بوون کە بچنە ناو شەڕەوە لە ڕۆژانی ڕابردوودا. تەنانەت زۆریشیان فشار دروست کرد لە مانگەکانی ڕابردوودا کە پەیوەندیەکانیان لەگەڵ بەهۆی بەرژەوەندیەکانی خۆیان پەیوەندیەکانیان لەگەڵ سووریاش ئاسایی بکەنەوە. ئەوە واتایە دەگەێنێت کە وەکو ئاماژەم پێدا پێگەی کۆمەڵایەتی سیاسی شیعەکان لە عێراقدا دابش بووە. بابەتێکی دیکە کە زۆر گرنگەی ژەوەیە کە لە عێراق ڕۆژاواییەکان بە تایبەتی ئەمریکیەکان استراتیژیکی دیکەیان گرتە بەر. ئەو فشارانەی کە لەسەر
حکوومەتی عێراق بوو بۆ داماڵینی چەک لەو گروپانەیان ئەوەی لە ناوبردنیان یان منحەلکردنیانە و دەستەواژەیە کە بەکاری دێنن سیاسەتێکی لە پشت بوو کە هەندێک لە میدیا ڕۆژاوایەکان ئاماژەیان پێدەکرد هەوڵەکە بۆ ئەو فەرماندا ئەو کەسایەتیانەی کە ئەگەر تەنانەت هەشتی شعبی بمێنێتەوە کە دیارە هەموو ئاماژەکانەوە دەڵێن کە هەشتی شعبی دەمێنێتەوە ئەو فەرماندانە بکەنە ڕێبەری ئەو ینی دەسەڵات بگرنە دەست لە یەکە تایبەتەکان لە نێو هەشتی شعبیدا یان گروپەکانی دیکەدا کە ئەمریکیەکان ڕاهێنانیان پێکردوون ینی نزیکن لە سیاسەتی ڕۆژاوایەکان پەروەردەی سیاسەتی نیزامی ڕۆژاوایەکانیان وەرگرتووە ئەوە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە پێم وایە کە ئیتر ئەو گروپانە تەنانەت لە نێوخۆی عێراقیشدا نەدەبنە هەڕەشە بۆ سەر سوننەکانیش نەدەبنە هەڕەشە بۆ سەر کوردیش زۆر باشە زۆر سپاس بۆ ئەو بوونکردنەوە و زانیارێنی کە پێت داین تروسکە خانم پێشوەی کە بێمە سەر دەوری میدیا بەڕێستان خۆتان تەجروبەیەکی زۆریشتان هەم لە کاری میدیاییدا بوو و هەم ساشکە بەردەوام ڕۆژنامەنووسی دامەی هەیە پێشوەی کە بێمە سەر دەوری ئەوە باز لە کوردستانی خۆمان دەکەین تەنیا بزوتنەوەیە کە ئێستا زیندووە بزوتنەوەی شۆڕشگەرانی خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵاتە بەڵام خۆتان تەجروبەیەکشتان هەیە لە بەشی میدیا فارسی زمانەکانەوە ئەو قورساییەی کە خەڵکی کوردستان دەبێت ڕنگدانەوەی بێت لە میدیا فارسیەکاندا زۆر کەز و کەمە پێم باشە بزانم ئەمە سیاسەتی خودی میدیا زمان فارسەکانە یا هۆکاری ئەوەی کە نەبوونی ڕۆژنامەنووس یا ئیلیت یا خەڵکی نوخبەی کوردستان هۆکاری چییە هەردووکیان هۆکارن یا هۆکارە سەرەکیەکەی چێ پێم باشە ئەمان بۆ تەوزێح بدەین ئەو بابەتێکی زۆر خۆڵەکە بەردەوام باسی لێەوە دەکرێت من پێشووتر لە میدیای باشووری کوردستانیش کارم کردووە لە میدیای فارسی زمانیش کارم کردووە و لە میدیای عەرەبیشدا کارم کردووە من وەکو خۆم یەک تاک لەو پۆتانسیەلەی کە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانێت هەیبێت لە میدیادا باز دەکەم ئێوە دەبینن کە ئێمە هێزێکی زۆری مرۆییمان هەیە بۆی کە بتوانن بەڵام هەمومان پەرتەوازین هێزێکی زۆری مرۆییمان هەیە کە دەتوانین کاری گەورە بکەین لە چارچێوەی میدیادا میدیا لە ئەمڕۆدا کە بابەتێکی زۆر زۆر گرنگە ڕەوایەت دەدا بە چیرۆکە سیاسیەکان و تەنانەت ئاراستەشیان دەکا ئەوە شتێکە کە نکۆڵی لێوە ناکردرێت و لە ڕێگەی میدیا و لایەنە سیاسیەکان دەسەڵاتەکان استراتیژی خۆیان ئاراستە دەکەن بەسەر کۆمەلگادا دەیسەپێنن یان لایەنگری بۆ دروست دەکەن لایەنگری بۆ پەیدا دەکەن ڕەوایەتی پێدەدەن بە هەر حاڵ میدیا چەکێکی زۆر زۆر بەهێزە کە ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر زۆری لێ بەبەشین گەورەترین کێشەی کە من هەم بوو چەو کاتێکە لە میدیای باشووری کوردستاندا کارم کردو چ بۆ ماوەیە کە لە میدیای فارسی زماندا بەڕسمی کارم کردو کێسە سەر بەخۆم چەو کاتێکە لە میدیای عەرەبیدا کارم کردووە یەک مەسئلەیە ئەوەی کە لە ئێوەشی دەپرسمەوە بە ئێوەشی دەڵێم ئێوە ڕۆژنامەنووسن ئێمە بۆ دەبێت چاومان لە میدیای پارچەی دیکەی کوردستان بێ کاتێک کە دەزانین سیاسەتمان بە هەر حاڵ جیاوازە بۆ دەبێت چاومان لە میدیای وڵاتانی دیکە بێت بۆی کە دەنگی ئێمە استراتیژی ئێمە شوناسی ئێمە سیاسەتی ئێمە ئامانجی ئێمە بگوازنەوە نایگوازنەوە نایکەن و ئەو داواکاریەی ئێمەش داواکاریەکی منطقی نییە دروستە لە چوارچێوەی کۆمەلگایەکدا ئەگەر ئێمە ئێران باس بکەین تەواوی ئەو میدیایانە ئەرکیانە کە دەنگی هەموو نەتەوەکان لە ئێراندا بن بێگومان ئەرکیانە بەڵام نایکەن ئەوان تەنانەت لە نێو خۆیاندا خۆشیان سانسۆر دەکەن لە نێو خۆیاندا تەنیا میدیای فارسی زمان تەنانەت میدیای عەرەبیە تەنانەت میدیای ئینگلیسیە هیچ فەرقێک ناکە لە نێو خۆیاندا لایەنی بەرامبەری خۆیان سانسۆر دەکەن ئەوە هەمیشە لایەنی بەرامبەر بۆ کە توانێتی باڵانسەکە ڕابگرێت بە ئەوەی کە دامەزراوەیەکی تایبەت بەخۆیان هەبێ بۆیە زۆر بە کورتی ئەرستان دەکەم کێشە لە ئێمە نەکێشە لە ئێمەیە لە توانایەکانی ئێمە نە لەوان ئێمە ئامانجەکانمان جیاوازە ئامانجەکانمان یەک ناگرێتەوە تەنیا ئەگەر ئێمە ڕۆژنامەنووس بتوانین لە میدیایەکی خارجیدا یان لە میدیای پارچەیەکی دیکەیدا کوردستاندا قسە بکەین دەبێت بە ئاراستی ئەواندا کار بکەین
تەنیا ڕێگای سەرەکی ئەوەیە کە ئێمە بە خۆمان میدیایەکی سەر بە خۆمان هەبێت کە دەنگی هەموو لایەنێک بە حزبینە دەنگی هەموو لایەنێک بێت بۆ نەمانتوانێت ئەومان نییە بەداخەوە دەربێکی زۆر زۆرشمان دەدرێت. زۆر سپاس، زۆر شتی گرنگت باس کرد تروسکە خانم. دیارە ڕۆڵی میدیا تایبەتەن لەم سەردەمەدا زۆر بە جوانی ئاماژەت پێکرد. میدیا دەتوانێت هەوادار کۆکاتەوەی استراتیژیدا دیاری بکات و خەڵک سازمان بدات. ئەمانە زۆر زۆر گرنگن. دیارە ڕۆژۆری کە بۆ خۆشت باست کرد میدیای کوردی وەکو لەو بارودۆخی ئێستادا وەکو پێویست نییە، ینی میدیایەکی بێلایەن هەیە، میدیا هەیە هەموو حزبی، بەڵام میدیایەکی بێلایەن بەگشتی وەکو ئەوەی کە ببێتە سەرچاوە ئەمە نابینین. ئەمە کە زۆر زۆریش پێویستە، چون ئەم سەردەمەی ئێستادا میدیا زۆر دەتوانێت ڕۆڵ بگێرێت. ئایا چەندە کۆمەلگای نێودەوڵەتیان چەند لە کانیشتا ئاماژتان پێکرد ئەفکاری عمومی ئەو شەڕێکە ئێستا لە ئارادایە دەتوانن چەندەی بخوازنەوە؟ ئایا جۆرێکە کوتیشت دیارە سانسۆرشی دەکەن، شتایە کە بە قازانجی خۆیان بێدێڵێن، شتایە کە بە زەرێریان بنێڵێن، بۆ لە زۆر میدیادا دەیبینین. باش ئێمە دەبێت وەکو میدیایەکی کوردی دەبێت چی بکەین؟ بە نەزەری تۆ وەکو خۆشتار وەکو میدیاکارێک وەکو ڕۆژنامەنووسێک پێشنیارتان چییە؟ دەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە میدیایەکی بێلایەن ببێتە سەرچاوە بۆ هەموو لایەک؟ تەنیا ڕێگە چارەیە و بابەتە ئەوەیە کە بەڕاستی سەرکردایەتی یەکەمی حزبەکان، چونکە ڕاستیەک بڵێن زەحمەتە کە دامەزراندنی میدیایەکی بێلایەن کە دەنگی هەموو لایەک بێ و لە هەمان کاتدا دەنگی بەرژەوەندەکانی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بێ زۆر ئاسان نییە. ئەمە ناتوانینەوە زۆر بە ئاسانی زۆر بە هاسانی بگرین، بەڵام شتێکی غیر ممکن نییە. مەسئلەیەکی کە دەتوانێت زۆر یارمەتی دەربێ ئەوەیە کە سەرکردایەتی یەکەمی حزبەکان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا پشتی ئەو کادرانەیان بگرن، یان پشتی ئەو کەسانە بگرن بەیەکەوە، چ لە ڕووی مادی چ لە ڕووی معنەوی، بۆ ئەوەی کە بەسەرێکی وەهایان بۆ بخڵقێنن. سەرتا مادی زۆر گرنگە، بەرحاڵ ئەوان من لەسەرەوە باوەڕم کە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا حزبەکانی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر هەمویان دەیانتوانی کارێک بکەن، لانیکەم میدیایەکیان هەبێ، میدیایەکی سەربەخۆ، لانیکەم لە 20 ساڵی ڕابردوودا دەیانتوانی. تەنیا شتێکی کە دەتوانێت ئەو یان تەلەڤیزیۆنێکی وا میدیایەکی وا بەرحاڵ هەر بیستراو بێ نووسراو بێ، بابەتێکی گرنگ کە لێرەداوەیە کە ئایا چەندە سەرکردایەتی یەکەمی حزبەکان پشتی سەربەخۆبوونی یەکدانە کاناڵی میدیایی دەگرن. چونکە کەناڵێکی میدیایی ئەگەر بیهەوێ دەنگی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە داواکانی ئەوان بگوازێتەوە، ئاساییە کە جاربزار هێرشێکیش بکاتە سەریان و ڕخنەشیان لێ بگرێن، بۆکە بەستەری گفتوگۆکردن فەراهەم بکرێت لە نێوان هەموو لایەنەکاندا. بابەتی یەکەم هەر دەگەڕێتەوە بۆ هێزێکە ڕۆژنامەنووسەکان دەتوانن لەوانی وەرگرن، کادرەکان دەتوانن لەوانی وەرگرن. بە هەر حاڵ بابەتی دووەمەوەی کە چەند دەتوانن لۆبی بکەن، چ لایەنێک دێ لۆبی دەکا بۆی کە بە هەر حاڵ پشتیوانیکی دارایی زۆر بەهێزی بۆ کۆ بکردرێتەوە. میدیا بە داراییەکی زۆر بەهێزەوە بەڕێدەچێت. ئەوە شتێکێکە کە نابێت بکوژێتەوە. ینی ئەوە بابەتێکی زۆر گرنگە. بەڵام ئەوەی کە چی بکردرێ بەڕاستی من تەنیا ئەوەندە دەڵێم کە پۆتانسیێلێکی زۆر بەهێز هەیە. کۆمەڵێک ڕۆژنامەنووسی خەمخۆری تەجروبەیان هەیە، کاریان کردووە، زۆر ئاشنان بە داوای خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان، زۆر ئاشنان بە کێشەکانی حزبەکان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا و زۆریش دەتوانن کەمی بکەنەوە ئەو کێشانە. بەڵام بەتەنیا بەو ڕۆژنامەنووسانە هەمچین شتێک زۆر سەختە. تەنیا پشتگیری هەمەلایەنی حزبەکان لەژێر یەک چەتری هاوبەشدا دەتوانێتەوە ئاسان بکات بۆیان و بیکاتە بواری جێبەجێکردنەوە. زۆر سپاس. تروسکە خانم، دێمە سەر و خاڵی کە لە پرسیاری ئەوڵتان پێدا بڵێن ئەم شەڕەگە کۆتایی پێبێت و ئەم ئاگربەسە تەواو بێت، ئەم یاسایی کە دەرکرا بۆ ئەوەی کە مانی کەوکو جاسوس دەناسێنرێن بە تونترین شێوە سزا بدرێن، ئەگەر وای دابرێن ئەمە دیارە خەڵکی مەدەنی و بەگشتی ئێران و کوردستانیش دەگرێتەوە. خۆتان دەمێک ساڵ لێرە بوون و ئێرە زۆر بە باشی دەناسن.
ئایا مەترسیش دەبێت بۆ سەرلایەنە حیزبەکان لە ئاگربەستێک یا کۆتایی ئەم شەڕە لەلایەن جمهوری کۆماری هەر لە ئێستاشدا مەترسی هەیە بەڵام دوو بابەتی سەرەکی بە لەبەرچاو بگرین من لێرە ئەو ئاماژەیە بدەم کاتێک کە باس لە هەندێک مەترسی دەکەم لەسەر ئەساسی ئەو زانیاریانی کە بەدەستی من دەگا بەداخەوە تووشی زۆرێک ڕخنە دەکرێن یان هێرشمان دەکرێتە سەر لە کۆمەڵگاکەی خۆماندا بەڵام با من جارێکی دیکە ئاماژە پێ بکەمەوە کە باسکردن لەو مەترسیانە دەبێتە هۆی ئەوەی کە بە جددی وەرگرتنی ئەو مەترسیانش دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە خەسارەتەکان لەسەر منداڵەکانی خۆمان لەسەر ڕۆڵەکانی خۆمان لەسەر بزوتنەوەی خۆمان کەم بکەینەوە لە هەفتەی 12 ڕۆژ شەڕ بوو لە هەفتەی ڕابردوودا تەنیا من سەیری بەدواداچوونم دەکرد لە ئەعلامی لە میدیای عەرەبیدا لە ئاستی عێراقدا هێرشێکی یەکجار زۆر سیستماتیک بە ئامانج لەلایەن دژبەرانی کوردەوە چ لە باشووری کوردستان چ لە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر بەهەرحاڵ لەسەر کورد بوو ئەوە لێوێ سەری هەڵدا کە کوردەکان هاوکاری ئیسرائیلەکانیان کردووە و لە سنوورەکان و باسی سنوورەکانیان هێنا ئاراوە لە کاتێکدا کە سنوورەکان بەڕاستی ئێستا خودی حکوومەتی عێراق لەژێر ئەو ڕێکەوتنان ئەمنیەی کە واژۆکرا بەشێکی زۆر لە هێزەکانی ئەوانن کە لەسەر سنوورەکانن و حیزبەکانی ئێمەش قبوڵیان کردووە و دۆخێکی سەختیان پێپەڕاندووە و ئێستا قبوڵیان کردووە و هیچ جوڵەیەکیشیان نکردووە کە من بە شەخصی خۆم ئەوەم پێ کارێکی هەنگاوێکی زۆر زۆر استراتیژی بوو زۆر باش ئەمە دەبوو سیر بکەین بزانین چی ڕوودەدا پێویستی نەدەکرد لەو قۆناغەدا بۆ پێش ڕووداوەکان بکەوین بەڵام ئەو شەپۆلە زۆر بەداخەوە ڕۆژهەڵاتی نەکە ڕۆژهەڵاتی کوردستان لە تاران و لە ناو بەلوچەکاندا بە پێو زانیاریانێکی بەدەستی من گەیشتووە و لە جنوبیش لە ئەحوازیش دەگرێتەوە ئەوان دەتوانن دەست پێ بکەن بە شەپۆلێکی هەرحاڵ ڕژیمێکی دیکتاتۆر کە پراوێز خراوە کە ڕزیوە و خەریکە تووشی داڕمانێک دەبێ وەکو بینایەک وایە کە لە نێوە تەواو ڕزیوە هەر زاهیرێکی هەیە ئێستا هەموو هەوڵێک دەدا بۆی کە بتوانێت زیاتر لەسەر پێ بمێنێتەوە ئەوە ناڵێن بۆی کە بترسین بەڵام ئەوە باز دەکەین بۆی کە ئامادە بین بۆ هەمبەرەوەی کە ئێمە ڕوبەڕووی شەپۆلێک لەسەر کورد دەبینەوە ئەوە زۆر زۆر گرنگ لە هەمان کاتدا من پێم وایە زۆر زۆر پێویستە چالاکوانان ڕۆژنامە نووسان و ئەحزاب کار بکەن پەیوەندی بگرن لەگەڵ ناوەندەکانی پاراستنی مافی مرۆڤ چالاکوانانی مافی مرۆڤ لە ئاستی نێودەوڵەتیدا بچووکترین هەڕەشەیە کە دەکرێت ئەوانە راپۆرت بدەن بەڕاستی چونکە هیچ شتێک لەو کات و ساتەدا بە قەدرایی ئەوەی کە گوشاری نێودەوڵەتی لەسەر کۆمەلگای ئێران لەسەر ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران زیاتر بێ کاریگەری نییە لە هەمان کاتدا زۆر بە کورتیەوەش ئەرز بکەمە خزمەتتان کە بۆ مانایش نییە کە زۆر بترسین ئەو دەستی خۆی دەوەشێنێ بەڵام هەر چەندێکە گوشار لە ناوخۆ زیاد بکە بە پێچەوانەوە گوشار لە کۆمەلگادا بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێرانجی زۆر زیاتر دەبێت ئێستا کۆماری ئیسلامی ئێران لە ناوخۆدا لە بەرامبەر بەرحاڵ خۆپیشاندانێکی گەورە بزوتنەوەیەکی گەورە لە ئەوەش وەکو مەترسەیەک هەر دەبینێ و هەر لە ئارادا نابێت بڵێن کە ئەگەری ئەوە نییە کە ڕووبدا خۆپیشاندانێکی ڕژیم زۆر سپاس دروستکە خانم کەمتر لە یەک دەخەشمەوە من پێم باش بوو زۆر شاد لە ماڵپەری تایبەتی خۆتاندا زۆر دڵسۆزانە ڕەخنەتان لە هەموو لایەنە سیاسیەکان هەیە ئەمەش دەمینە یەکێک لایەنەکان پێم باشە دیارە ڕەخنەکە لە دووربوونەوە لێکترازانی ئەم حیزبانە تایبەتەن ئەم دۆخەی ئێستا کە پێش هاتووە پێم باشە لەسەر ئەمەش بەڵام زۆر بە کورتی پێم خۆش بوو ئەم پرسیارەش لێ بکەم پێشنیارت چییە چاوەڕوانی چییە لەم لایەنانە لە سەدەی 21ەم داین بەڵام حیزبەکانی ئێمە هەر بە سیاسەتی سەدەی 20ەوە مامەڵە دەکەن لەگەڵ دەنگی جیاواز لەگەڵ مەسئلەی میدیا لەگەڵ ناوخۆی خۆیان لە ڕۆژهەڵاتی کوردستان نەبە پێیان ناخۆش بە شناختێکی زۆر کەمیان هەیە لە جیلی نوێ لە داواکاریەکانیان ئەگەر حیزبەکانی ئێمە بە زووترین کات پلاتفۆرمێکی هاوبەش پێک نەهێنن ئەگەر حیزبەکانی ئێمە بە زووترین کات بەداخەوە دەبێ بڵێن دەنگێکی ئەلەو کات و سات هەستیارەدا دەنگی زۆر دەبیسترە لە لای چالاکوانی سیاسیەوە لە لای ڕۆژنامە نووسەوە باوەڕخنێ لە خۆشمان بگرین لە لای چالاکوانی مافی مرۆڤەوە
جۆرێک ناهومێدی بڵاو دەکەنەوە کە حیزبەکان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا شەڕ لە بینیاندا ڕوودەدا لە ئێستا پێشی پێ بگرن چونکە بڵاوکردنەوەی ئەو بابەتانە بخۆی دەبێتە زەمینە فراهەم دەکا بۆی کە شتە ڕوو بدە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێمە شەڕمان ناوێت لە نێوان لایەنەکاندا و بە زووترین کات دەبێت چەترێکی هاوبەش پێک بێنن کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر کۆمەلگایەکی بچووک کە یەکدەنگ نین یەک هێزیان نییە و پەرتەوازن بچووکن ئێمە نەڕێبەراتی ئێمە دەبینن نە دەنگی ئێمە دەبیستن ئێمە دەبینە قوربانی هەم دەنگی ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەستدان حیزبەکانمان هەم بەرحاڵ لە کۆمەلگای نێودەوڵەتیدا پراوێز دەخردرێن و لە کۆتاییشدا لایەنەکانی دیکە ئەکتەرەکانی دیکە دێن داهاتوو بۆ ئێمە دادەڕێژنەوە و نەخشەمان بۆ دادەڕێژن کە ئێمە چی بکەین لە ئێستاوە یەکدەنگ بن بۆی کە لە سیاسەتی داهاتوودا لە چ سیاسەتی گوزار بێت ئەو حکوومەتە بڕوخێت گۆڕانکاریەک ڕووبدا خۆپیشاندان ڕووبدا دیار بێت بەشی کورد داوای ڕەواگەلی کورد لە داهاتووی ئێراندا چێت بەڵێ زۆر سپاس بۆ خاتوو تروسکە سادقی ڕۆژنامەنووسی تاقیقی سپاس دەکەین بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تلڤیزیۆنی کۆمەڵەوەی زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بەڵێ ئازیزان باسی و شۆمان هەر وەک لە سرەتادا وتومە دەرەنجام واکامەکانی شەڕی ئیسرائیل و کۆماری ئیسلامیە دیارە شەڕ کاولکاری زۆر دێنێ جگەلەوە ئەوەی کە جگە لە کاولکاریەکەی هەموو چین و توێژێک لە ژنان و منداڵان و لاوان و کرێکاران و هەموو ئەو چین و توێژانە لە خۆ دەگرێت کە تووشی کێشە دەبدن لە بواری معیشەتی لە بوار ئەسەن لە بە جۆرێک کە کوردەواری خۆمان قات و قوڕی پێش دێت جا من ئەم شەو پێم باشە لەسەر بەشێک لەو چینە کە دەبێتە کرێکاران پێش ئەم هێرشە شکەکرابێت دیارە کرێکاران بەگشتی لە ئێران و کوردستانیش بە تایبەتی بەهۆی نەبوونی کەمی حەقدەست و دواکەوتنی ماگانەیان نەبوونی خزمەتگوزاری پێویست لە بواری دەرمانیش لە بواری ئیمەنی پێم باشە بزانم ئێستا کە لە 12مین ڕۆژی ئەم شەڕەداین زۆرم پێ باش ئێستا بزانم دۆخی ئەم کرێکارانە دیارە زۆر لە کارگاکان داخراون کرێکاران بەهۆی ئەوەی کە ناتوانن کار بکەن تووشی نەبوونی مایشەتی ژیان بوون و لەم بەشەدام پێم باش بوو لەسەر ئەمە قسە و باسێکیشمان بێجا بۆ ئەمە بەستەش بەڕێز کاکیومەرس وەیسی چالاکی سیاسی و کرێکاریمان بانکێش کردووە هاوڕێیانمان ئەگەر بتوانن بیهێنە سەر کە لەسەرم بابەتەش قسە بکەین کاکیومەر سڵاو دەبێت ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین بۆی کە بەشداریەم بەرنامە کاکەمیلیان سڵام بۆ ئێوە و هاوڕێیان هاوکارتان لە کۆمەڵە تیڤیە و هەروەها سڵام و عەرزە دەبمە لە خزمەت بینەران و بیسەران ئێوە زۆر سپاس دەکەین بەخێر بیت کاکیومەر سەر وەک باسم کرد پێش ئەم هێرشەی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی دیارە کرێکاران لە هەموو جۆرێکدا تووشی کێشە بوون تووشی بڵێن کەمی حەقدەست و دواکەوتنی ماگانە و لە بواری خزمەتگوزاری ئەوانە بەڵام ئێستا کەم هێر ئەم شەڕە لە ئارادا پێم باشە بزانم زانیاریتان سەبارەت بە دۆخی کرێکاران ئێستا چۆنە ئەگەر دەکرێت هەم بۆ ئێمە هەم بۆ بینرانی باس بن ڕاستیەکەی دیارە خۆ شەڕ هەر بەگشتی نەهەر بۆ کرێکاران بۆ هەرچێک خەڵک و هەرچێ لەگەل کۆمەلگا ناخۆشی و ناحەزی و فەقر و دەستڕاستی کەمتر بە ئیمکاناتێکە لەوەبەر بووگە حتا بۆ کەمیەکە بووگە و گرانی و ئەوانە بەتەقەیاتێ لەجا لێرە دیارە تەبەقەی کرێکار بەهۆیەوە کە توانایی ئەوەی نییە کە بتوانێ ئومورات خۆی لە سەدحێکا کە لە سەد شەهن و ئینسانیەت و نیازی خانەوادەی ئینسانیە هەست بەسڵا تەئمینکە ئەمەشە شەڕ بەگشتی ئەمە خراپترە کاتەوە ئەتوانێ هەم لەبار معیشەتیە و هەم لەبار بێداشتیە و لەبار سڵامەتیە و بەگشتی بێداشت سڵامەت و ڕەوان هەر لایەک لە جاماوە مۆشەخەسەن لێرەیشە قشرێ هەژار و کەم دەسەڵات و خوارەوەی جامعە فرەتر خەسار بووینێت و فرەتر فشار بە ملیە حاکمکە دیارە ئەگەر هەڵگەڕینەوە بۆ بەدا
خودێ ئەم شەڕەکە 12 ڕۆژ بەرە ئەمە ئەگەر تواشا بکەین شەڕ نەبوو وەێ بە جۆرێتتر لە جامعە شەڕ وجودی بوو ئەوەی شەڕەکە هەڵەگەڕیاوە بۆ ئەوە کە خەڵکە و جامعەوە بەگشتی کرێکارگەر ئەو کەسکردە کە دەرامەدیان لە خوارەوە بوو نسبەت بە سەتر ڕفا ئەو کۆمەلگا مەجبور بوون لە شەڕێ مەعیشەتا بوون لە شەڕێ مان و نەمانە بوون لە شەڕێ حقوقکردن و نەگردنا بوون لە شەڕەوا بوون کە بتوانن ئایندەی شغڵیان تامین بێت دەستبیت بێت ترس لە ئەخراجیان نەوێت قەراردادگەر سفید ئەمزا لە بەردەستیانە نەوێت حقوقکرد مواقعیان بتوانن بەشێکی هەرداقل دەستیان پێیا بکردایێت ئەیستا ئەم شەڕەهاتکە هەم کۆمار ئیسلامی و هەم کارفەرماکان قاعدەتەن تەوجیهیان فرەترە بۆەوە کە بێ عەداڵەتی و زۆر و ئەوانە فرەتر لە ناو کۆمەڵگا پەرە پێبن و ئەمە هەرخۆی تەسویرێک ئاات بە ئێمە کە دیارە کە تەبەقەی کرێکار مشخەسەن لەم شرایطە ئەتوانێت نسبەت بە لایەگەرتر جامعە فرەتر ئاسیب پەزیر بێ و حتا بۆ خۆشاردنەوەی خۆی بڕێتە جێگەی ئەمن ممکنە ئەمکاناتێ ئەوەڵی نەوێ بۆ کە خۆی و خانەوادەی انتقال بەوە لەم شرایطگەدا دیارە لە هەر کۆمەڵگایکە کە ئینساف و مرۆڤایەتی کەمە بووێتە و مجموعی کەسکە تووتپەرست و سەوداگەر دەسان بە کارگەرێکە وەک احتکارکردن و وەک گرانکردن مجموعی لە کاڵاگەر لە حیاتی معیشەتی ئەو جامعە ئەمە لێرە ئەو قشرەکە توانایی خەریدی نسبەت بە کەسکەلتر لە جامعە لەوە بەرکەمتر بووگە قاعدەتەن لێرەشە ئەتوانێت بازەمەوەیشە بەشێتر لە فشارەکە بێ بە مل زندگیە کاکی وەرس ئەگەر تایبەتەن مشخەسەن بینە سەر کوردستان چ پێش ئەم شەڕە و چ ئێستا گرانی و کەمی پێویستیەکان لە کوردستان سەبارەت بە کرێکاران چۆنیە بین دیارە کوردستان بە گشتی خۆی فاکتۆری جیاگانەز لە ناو ئەم حکوومەتێ بەسڵا غێرە ئینسانی جمهوری ئیسلامیە ئەوینێن ئێمە بەلە سەرکار هاتنە جمهوری ئیسلامی شەر فەقر و فشار و بێ ئەمکاناتی و دوو نگاهێشتن لە ئەمکاناتی ئەوەڵیە زندگی بەمن سەر ئەو کۆمەڵگا بوو وەێ لەناو ئەم 46 ساڵا جمهوری ئیسلامی ئەمانیە بە مەراتب چەند بەرابەرەوە کردگەزەوە یعنی ئەگەر ئێوە تواشا بکەن دەتوە ئێرانە تەنها شوێنێکە لە ڕۆژ بە سەرکاراتن جمهوری ئیسلامی و بە دروستی ڕێی پێنەدا قبولی نەکرد مەشروعیەتی نەبوو جامعەی کوردەواری بوو و هەر لێرەشدا دیارە جمهوری ئیسلامی تەلافی ئەمانیە کردەوە ئەم ئینتقامگەریە سەندە و لە مردمە کوردستان کە ڕێیان پێنەدا مەشروعیەتی نەبوو بەلایەنەوە حەملەکانیان دەفع کرد ئەو بەسڵا ئیدۆلۆژی ئەوەیانە قبول نەبوو و خارج لە خۆی ئەم مەسەلەی ئیسلامی سیاسی لە ناو کوردستانە ئەسڵەن جایگایکی نەبوو و ئەیسا گەر ئاوا تواشا بکەین لایەگەر تریا کە تەبەقەی کارگەر خەریک ژیانە تەبەقەی کارگەرەکە بە مەراتب ئەم شتکەریە فرەتر نسبەت بە کۆمەلگا پەستاوە بەخاترەوە نوعی پێشقراوەڵەوە کۆمەلگا بوو نوعی ئەتوانین بێژین لەبار فکریە و قامێ ئەگەر بتوانەوە بژم قامێ بەرتر لە مردم خەریک و ئەچوە بەرەو ئەمەڵیەکرد مۆزعی ئەگەر ولی ناوێن سافیش فەراموشکەین کە فقط تەبەقەی کارگەر نەبوو کە جمهوری ئیسلامی ویسیا کوردستان بەگشتی هاتە پشت ئەو مطالبەگەلە کە بزوتەوەی کوردستان بووی بە کۆمەڵە لە ڕاستیا بوو بە دروستی نەیەوت بە جمهوری ئیسلامی من وابیرەکەمەوە تۆ نیشانەکان ئەژێ پێمان کە جامعەی کوردەواری نسبەت بە جێگەلێتر لەبار ئیمکاناتی ئەقتصادی و ڕفاهی و معیشەتیە و چەندین بەرابەر شرایطی خراپتر بووگە چەندین بەرابەر زۆڵم و استبداد و ستەمکاری و ئەیدام جمهوری ئیسلامی فرەتر بووگە و هەر بۆ ئەتباریشە ئەتوانین بێژین شرایط زندگی مردم سەختتر نسبەت بە خەڵکی تر کە هاو تەبەقەیە هاو چین ئەو تەبەقەکەی مە مشخصن لە سوالەکەی ئێوە بوون زندگیان چووگەسە بەرەو بەداخەوە ئەمە باعث بووگە فرە شتکرد لە کوردستانە بۆ زەرفیەتە ئازادی خوازی و عەداڵەت خوازیە کە بووی بۆ جۆرە نەچێتە بەرەو کە ئەگەر ناو سیستمە عەداڵەت خواز و ئازادی خوازە بوایەت ئەیتوانی کوردستان جایگای متەفاوتتر لەمەیە بێ کە ئەم وەزیەتە کە کۆمار ئیسلامی بە من
کۆمەلگا و بەتایبەت تەبەقەی کارگەر دایسەپان. کاکیومەرس بەهۆی ئەوەی کە بەڕێستان لەم بوارەدا چالاکیتان هەیە بواری کرێکاریدا من پێم باشە ئەسەن بگەڕێنەوە پێش ئەم شەڕە دەشتوانین ئەم شەڕەش لە نەزەر بگرین هۆی ئەوەی کە کرێکاران ئەوەندە پرژ و بڵاون بۆ ئەوەی کە پشتیوانی بکرێت ئێستاش لەم شەڕە کەراوە زۆر بێدەنگن هیچ جوڵەیەک نییە هۆکاری ئەمە چییە تەنانەت ئەگەر وتنەوەی ژیناش چاو لێ بکەی ئەو جۆرەی کە پێویست بێت پشتیوانیان لە کوردستان نەکرد هۆکاری ئەم ناهەماهەنگیە و نایەگرتووی کرێکاران لە چیدا دەبینن ڕاستیەکەی سوالێ فرەخاسەوە لە عین حاڵیشە پیچیدەست ئەویش ئەوەسە کە بەگشتی کرێکاران مطالباتی سنفی خۆیان لە عەرسەگەل مختلف سنفکەدا لە ئێرانە ئەوەنە بەرەو و دیارە لەناو کۆمەڵگەیەکە کە حاکمیەتی وڵایەتە فەقیه حاکمە و استبداد و سانسۆر و کوشتن و بڕین و ئەیدام جۆزێ ابتداییترین شتکەل و یا شاید بێژم پڕ ئەفتخارترین شتکەل بۆ ئەو حاکمیەتەسە لەناو ئەمە فعالیتکەر سنفی فعالیتکەر اجتماعی جایگای بەسڵا ئازادانە بەخۆی و ناگرێت کە بتوانێت خۆی پەرە پێ بە مطالباتی بەسڵا ئازادانە بێژێ بەیانی کە هاوچینەکان خۆی بەتەک مردمی تر کۆمەڵگا خۆی هەماهەنگە هاو ئاهەنگە ئەمانە ئەتوانێت هۆگەر سەرەکی بێ یا دەلایل سەرەکی بێ منتها بۆ شتەکە لە سوالەکەی جنابتان نەبوو ئەوە کە بۆچە لە جنبش ژینە و عملی کرد یان ئاماری نییە بەدەست بەسەرەوە کە بتوانێت بێژێ ئەو کەسکەلە کە کنشکەر و بەسڵا کەسکەل مەیدانی ئەو جنبشە بوون تەبەقەی کارگەر نەبوون ئەس قەزا ئەکسەری جۆزێ مناڵە هەژار و فەقیر و جۆزێ کەسکەلی بوو کە لەبار اجتماعیە و لە جایگای تەبەقەی کابوون کە تەبەقەتانی بێژین تەعەلوقی بوو بە تەبەقەی کاریگەر وەلی لێرە ئەمە گرێ خوارد بوو بە تەبەقەکە تر و دایەگەل تر اجتماعیە و تەبەقەی مرەفە حتا نیمە مرەفە و تەبەقەی خوارەوەی جاما کە تەبەقەی کرێکار بوو هەر بەتەک ئەمە بەسڵا قاتی بوو بە مطالباتەکان سرفەن مطالباتی معیشەتی و ئەوانە نەبوو بەداخەوە فرەتن لەسەر حەق و حقوقی شەهروەندی و ئازادیگەل فەردی و ئەمانە خۆی نوان منتها بۆ جۆرە کە ئێوە شارەتان کرد لە رابطە بە کوردستانە و ملەتی کورد بە تایبەتی ئێمە ئەوە لە بەرچاو بگرین کە ئێمە دیارە تەبەقەی کارگەریش خۆی ئەوە لە بەرچاوەگرێ حتمەن کە ناوێ ئێمە وەکو کورد وەکو تەبەقەی کارگەرێکە لە کوردستانە خەریکین ژیانەکەین تاک کەفینەوە یانە کەفینە حاشیەی سەراسەر ئێرانەوە بە جۆرێ وەکە لە 57دا ڕوویدا تەنها جێگەی کە بەگشتی بە جەمعیەتێک ئاوا زدە قوانین غێرە ئینسانی جمهوری ئیسلامی رووسیا کوردستان بوو و تاوانەکەشی دا بە دروستیش ڕەفتاری کرد دیارە خزگاوانە بایێت و کەسکەری تریش ئەو دەرایەت و شعور و ئاگاهی اجتماعی و ئینسانیانە بۆیە باتایەتنە کنار مردم کوردستانەوە بە پێچەوانەکەی عملیان نەکردایەت وەلی ئەمانیش ئەتوانێت خۆی دەلایلی بێ کە ئەوانەیە لە حەوزەی بەسڵی سەر کرێکاریە کارەکەن یا خۆت کرێکارەکان مشەخەسەن دەست بە عەساتر عمەڵەکەنی یعنی هەواسیانە سۆشیان هەست بەوە کە لە ئەم مبارەزە زود هەنگام بە قۆڵ عمەڵ نەکەن و هەماهەنگ و هاو ئاهەنگ بن بە تەک سەراسەرا کە هەم لەبار حاشیە ئەمنیەتی بۆ خۆیان دروستکەن و هەمەوە کە قوربانی فرەتریش نان کە شوێنێتر بەسڵا پشتیان نەگرێت یا شوێنگەلێتر ئەتانە بێژم پشتیان نەگرێت و لێرە بە سەرکوبکردن ئەم بەشە لە جامعەی کە کوردستانە لەناو ئەم جوغرافیای ئێرانە نەکەن بە چاوترسین شوێنگەلی تر وەیلا ئەوە خوب دیارە ئەگەر هەمیشە کوردستان توانیگیە پشقراوڵێ توە ئێران بێوە من پێم وایە کە لە ئایندەشە ئەتوانێت کارێکا کە ئەم ئینقلابیگەری و ئەم مبارزەی ئینسانیە کە لە کوردستانە سابقە و تاریخی جدی و شناختە شدەیە بیکاتە مرکز کوردستان کاتە مرکزە سقڵی انتقال ئەم ئینسان دۆسی و ئازادی خوازی و عدالت خوازی بۆ جێگەتر ئێران یعنی تەسەور ئەوەیشە ئەکرگین کاکی مۆزیەک پرسیاری تریشم هەیە پێم باشە چون بەڕێستان زۆر چالاکیتان لەم بوارەدا هەیە
ئێوە چەندە نفوزی هێزە چەپەکان لە نێو کرێکاراندا دەبینن ئەسەن ئەو جۆری کە پێویستە نفوزیان هەیە ئەگەر نییە هۆیەکانی چییە ئەگەر هەیە فەرموو ڕاستیەکەی بەگشتی دیارە هەر جریانی سیاسی مشخص و بەتایبەت جریانی چەپ ئەگەر لە ناو ئەو کۆمەلگا هاتوێتە دەرەوە و نیروە تەمین کنەندەی ئەو حزبە ئەو جریانە سیاسیە نیروێک اجتماعی بێت و پای لەبان زەمینەوە بێت و بەسڵا سوپتۆسازی لە کۆمەلگا بگرێ حتمما تەسیرات خۆی دانێ و حتمما تەسیرات خۆی دانیاگە منتها بازێ وەکە ناوێ دووارە هەڵەگەڕینەوە بۆ ئەو ئەدەمێ فەزای ئازاد و ئینسانیە کە لە کۆمەلگای ئێرانە وجودی نەوگە کە ئازادانە نەزەرات و بەسڵا بیر و باوەڕەکان خۆی باتە نیشان خۆی لە مەعرەزە انتخاب و بە ئیسڵان نەقدا قەرار بات ئەمە ئەتوانێت بێتە باعثەوە کە کەمتر بتوانی ئەرزیابی دەقیقترێکە دەبێت لەم مەسەلە وەلی ئێمە فقط ئەتوانین بۆ ئەوە کە ئەم مەسەلە تا حەدێ ڕۆشن بکەینەوە کە نفوزی بوو گە جریانگەر چەپیانە ئێوە تواشا بکەن لە کوردستانە چەندین ئەتسابە سەراسەری و لە بەشێ خارج لە کوردستانە ئۆسانگەلتر خارج لە کوردستانە چەندین فەراخانە ئەتساب دەریا لەم ئەتسابگەلا کە چەند جریان سیاسی مشخصان کۆمەڵە لە ئەوڵ بۆ ئەوەڵ جار شڕۆ کنەندێ بوو لە ڕاس ئەم کارە بوو فراخان دریا و مردم کوردستان بە سەراسەر ئاو ئاهەنگ لە ڕۆژە مشخصە چەندین جار لە ژێر فشار و زۆڵم جمهوری ئیسلامیە ئەتساب موفق و بەرچاویان نیشاندا ئەمە خۆی نیشان هات کە چەپ لە کوردستانە وجودی هەست زەحمەتی کەشاگە تەسیری هەست منتها ئەو تەسیرات بەسڵا خەلئوسایە نییە کە بێت خۆی نیشان باوە دەست بات بۆ یەکسەرەکردنەوەی دەسەڵات لە ئێرانە دیارە هەر بە مشخصەن کوردەواری ئەتانێت نە ئەشی ئەو کارە بکاکە مشخصەن خۆی یەکتەنە بڕێتە جەنگ ئەو حاکمیەتە دەڕەندە و حتا لە حاڵ حازریشە ئەوەسەکە من وابی دەکەمەوە کە چەپ تەسیری بووگە تەسیری هەست منتها ڕوانگاگەلی مختلفی شەست ڕابتە بە تەک چەپە هەر کەسێک لە زاویەی ذهنی و ئیدۆلۆژیک خۆی و چەپ ئەرزیابیەکە بەڕەسیەکە تێوریزەیەکاتەوە حتا فرموڵەیەکاتە بۆ کارگەر عەمەڵی ڕۆژانەی خۆی ئەمانە خۆی جێگەی تەناقض و بەسڵا پلومیک و مجموعی شتکەدا کە ئەکرگێ لە وەختی مشخصە لەسەری قسە بکرگێ پیچیدەتر لەوەسەکە لە چەند دقیقە و حتا لە چەند سەعاتیشە ئینسان مشخصەن دەست بنێتە بان ئەو ئاسیبگەلە یا ئەو پاشنە ئاشیبگەلە کە بۆ چار تەسیراتێکە لە چەپە ئەشێ لە کوردستانە یا لە ئێرانە بەگشتی کە چەپ هەسی ئێمە یەکسەرە نەماندیگە خارج لەو فەزا سیاسیە کە وجودی هەست و ئستبداد وجودی هەست لەخەرە مشکلاتی تریش هەست کە ئەو مشکلاتە لێرە فکر ناکەم بگونجێن مەگەر این کە سوعاتی تایبەت بێت لەو زەمینە کە من ئەگەر بتوانم لە خزمەتانە هەم زۆر سپاس دێنەوە سەر دۆخی ئێستا کاکی ومەرس ئەگەر نظر بگەم ئێمە 12مین ڕۆژ لە کاکەمی من دەنگتان کەمەژنەوەم دەنگتان ئەگەر ڕێزەیتر زۆر سپاس کاکی مزگیان دێنەوە دەگەڕێنەوە سەر وەزعەتی ئێستا ئەمڕۆ 12مین ڕۆژی ئەم شەڕە تێپەڕ بوو شەڕی ئیسرائیل و کۆماری ئیسلامی ئێوە وەکو هەڵسوراوێکی کرێکاری دیارە خۆ شەڕ هەرو جۆری کە بۆ خۆشتان ئاماژتان پێدا ئاسیبپەزیرە بۆ هەموو کۆمەلگا هەموو چینی توێژێ لە خۆ دەگرێت بەڵام مشخصەن بەڕێستان چون خۆتان لەم بوارەدا چالاکن پێم باشە بزانم وەکو هەڵسوراوێکی سیاسی و کرێکاری لەم دۆخەی ئێستادا قسەتان چییە ڕێنماییتان چییە بۆ ئەم بەشە لە کۆمەلگا وەکو چینی کرێکار دەبێت چی بکەن ڕاستیەکەی وەکەوە کە ڕاهنمایی بێت دیارە خۆیان لە من خاستر و تێشتر و لە نزیکترە و مەسەلەکاوینن وەرێ وەکەوە کە چۆن ئەیوینم کە لە سوالەکەی جلابیشانە بوو ئەوەسە کە دیارە لەم وەزیەتە جمهوری ئیسلامی ئەم زەربەیە فارگە لە تەرەف کەسکەلێکەوە کە 47 ساڵە تەسمیمی گرگە جمهوری ئیسلامی لە سەفەی هەستی یا لە سەفای کوڕی زەوین مەحویان کاتەوە بە قەڵم و شەکەکانی و ناو نابودی ئەوانی نووسیگا و مەجموعی لەم شتکەدا ملیاردها پوڵ مردم ئێران و کوردستانی سەرف ئەم ماجراجووی و بێعەقڵی سیاسی و بەسڵا دەوڵەتیە کردگا و لێرە ئێمە ئەوینین کە لە حاڵ حازرە جمهوری ئیسلامی فرە زەعیف بووگە فرەی لە سەران مستەبد و
جنایەتکار و قاتڵی لەبین چووگە نیاگیانەسە ئەولا ئەو ئدعا و بەسڵا هەیمنە پوشاڵیە کە ئدعایانە کرد هەم لە سەطحی بین المللیە منتەقەیە و حتا لەناو نیروگەل خۆیشیانە ئەو شتە دیاریداگە بە کە پوشاڵی بووگە ئدعا بووگە و سرفەن لە سەطح سەرکوب مردمە توانێگیە خۆی نیشان بە نەخارج لە ئەوە ئێمە چەند ڕۆژ دوای شەڕەکەت تواشامان کرد کە ئەمانە حتا حەفزکردن ئاسمانێک شارێ شارێک لە ناو ئێرانە نسبەت بە ئێران بوچک لەبار جغرافیایی و ناتوانانی دفاعی دەکەن و ئەو کەسکەریانە کە لە کەسکە ئاسڵا دەرەجەی 1 و 2 سەطحی فەرماندەهی نظامی ئەمنیەتیان گشتیانیان حەسف کرد و ئەمە ئەتوانێت نیروبەخش بێ بۆ مردم ئەتوانێت ڕۆحیە بەخش بێ بۆ مردم و حتمما هەست و هەر بۆ ئەنازە ڕۆحیە ئات بە خەڵک و لە ذهنیەت تاریخی و شعور الذهنی اجتماعی جامعە ئامێنێتەوە ڕۆحیە پێ ئەگرێ بۆ دوجار قامگرت خۆی محکەمتر و بە ئێرادە و بە ڕۆحیە فرەترەوە هەڵبگری هەر بۆ ئەنازە زەرباگەینێ لە لایەگەل حاکمیەتی و ئەمان تووشیار انشقاق و چەند دەستگی و بەسڵا شەکاکیەت دروستەکە لە ناویانە کە بەتەک ئەم شتا هەن نین کوێنە بە نەفیانە کوێنە بە نەفیان یە قامگەر دوایی ئەوێ بچەوە هەرچی فرەتر ئەمە ئەدامەی بێ وەک قدرەت دەتەوان و دفاع ئەمانی شنەوەی هەر بە مەراتبەوە فرەتر ڕۆشتەکە ئەیسن مشخصەن بۆ کەسکەرێکە بەشکڵی مەیدانی و تەجربەی اجتماعی سیاسی و سازماندهی نیروگەریان لە ناو کۆمەڵگا تاریخچەی مشخصی هەست جێگە پاکانی دیارە ئەمە ئەتوانێت لە عینە حاڵە کە شەڕەکە هەدا باسڵا جریانە یا ئەم حاکمیەتە بە واستەی ئەو شەڕە زەعیف بووگە ئاقلانە خۆی سازمان بە خۆی حەدادی کات خۆی تیار کات ئەلبەتە دیارە بە شڵی ئاوەنتوریسی و ماجراجووی مەزورم نییە بە شکڵی ئەمن و پارێزرا و بەسڵا حتا نهێنینی مەعەلەنی خۆی ئامادە ئەوە بکە کە بۆ دوجار قامگەر ئەساسی و هاو ئاهەنگ بەتەک جێگەتر ئێرانە بۆ لە بینبردن ئەم پیادە نظامە متەوەحشە کە هێشتا نسبەت بەسڵا لایەگەلتر حاکمیەتی زەربەی نەخوارگە دیارەمانە بۆ شتە نییە کە بێژینە حتمما ئەم جەمە و ئەم بمبارانە ئەتوانێت بێتە ڕووخانە هەر ئەیسەی جمهوری ئیسلامی ئەمانە لە لایەگەل مختلفە حداقل لەبار پیادە نظامە و توانایی سەرکوب کە مافی سابقیان ئەشێ هەربووێت نسبەت بە مردم و ئەمە ئەشێ ئەقلانە بسازماندەهی بکرگەی بۆی کە هەروواکە مردم خۆیان خاستە جوبیانە سۆ خاستریش ئەزانن و لە کناریە نەکەفنە پەراوێز و نەکەفنە بەریشە و تاک نەکەفنە و لەناو ئەم حرەکەتە کە ڕووبەبەرە بوو نەمان ئەم دەسەڵاتە نگریس و غێرە ئینسانی ئاچێت زۆر زۆر سپاسکە کیمەتیان من پرسیارێکم نییە خۆتان لە کۆتاییدا ئەگەر ئەتانێت ئاماژە بە خاڵێکی گرنگ یا شتێک کە نەدوت بێت فەرموو ڕاستیەکەی سوالەکانتان تاو جێگە من جوامداوە بە جێگە و دروست و مەشیا بە بۆیە کە پرسیتان من فکرەکەمەوە کە دوارە بۆ جارێتر ئێمە وەک کورد وەک ملەتە کورد ئەشێ هاو ئاهەنگ و متحد و یەکپارچە بڕینە ئەم شەڕە ساڵێکین لەناو خۆمانە اتحادی عەمەڵێ دروستکەین ئەحزابێکە لە کوردستانە هەسمان جیا لە هەرچی شرایەتە فکری و ئیدۆلۆژیک و ئەمانە کە لە وەختۆیە ئەکرگی لە قەزاوەتی مردمە دابنیت و قسەی لەسەرکەیت و مردمیش نائاشنانین بە تەکیە هەرکە جناح و بەسڵا هەوادار و سەمپات خاصخۆی هەست وەێ لە وازیەتکەی ئاوا ئەشێ ئێمە هەڵبین کە فرەتر بە یەکەم نزیکە و بینەوە بۆ اتحادی عەمەڵێک فرەتر کە بتوانێت ئەم اتحادی عەمەڵە هەم لەبار ڕۆحیە بەخشیە بۆ مردم لە کوردستانە ڕۆحیە بەخش بێ و لە عین حاڵ ڕۆحیە بەخشیە ئەتوانێت مرکزە ڕجووعێ بێ بۆ کارگەر دیپلۆماسی بە خارج لە کوردستانە و لەوەیش فەراتر ئەتوانێت ئەمە بێتە باعثەوە کە هەر کەسێ نێت خودسەر بڕێک تەجوبەی هەست خودسەرانە بڕێ ژێربەژێر دانوستان کاتۆ لە خەڵکی بشارێتەوە و لە ئەم لایشەوە ئەمە ئەتوانێت بەرگیریکە لەوە کە ئەم جۆمبشە ئەم بزوتنەوە لە کوردستانە زەربەگەرێک نەخوا کە ئەتوانێت ناهەمانگی و نامتەحدبوونم ملەتە کورد بووێتە باعث ئەو زەربەگەرە ئەوەیسە من بەزێنم گەی کاکامی
زۆر سپاس بۆ ڕێز کاکی عومەر سپاسی چالاکی سیاسی و کرێکاری سپاس بۆ سپاس بۆ ئێوە کە داوەتان کرد. زۆر سپاس. هەڵازدان ئەچین ناوبڕێک بینن دواتر ڕێز کاک فەرشید غەفارنژاد هەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و هەندامی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێرانمان لەگەڵ دەبێت بۆ بەشی کۆتایی بەرنامەی بشۆمان. زوو دەگەڕێنەوە تان فەرموو. داد پروری نچه لیادم آدمی من بولتنان هر حولادم بکارکم من لجری حکمی نداد پروری و بشخوران واده ایلموا دن حال برن برنوا شقامکان بس بینتی نابه عبد زیمان پرکار و رنج کشان با شکوی چلادکان ای حوریانی رنج دران بینو میدانی خلخان ایم همو با یک سری دبین حیز و پشتیوان دنها برن ورنوا شقامکان نداد پروری نچه لیادم آدمی من بولتنان هر حولادم بکارکم من لجری حکمی نداد پروری و بشخوران واده ایلموا دن حال برن ورنوا شقامکان کولیشان من ناروخنه وری برزو مافی رون من آدمی دمانوه روکنو شقامکان روشگار کمر دل شنازی و کامدان با ترمتی سوری خیاوانو شینکان دنها برن ورنوا شقامکان لە بەشی کۆتایی بەرنامەی ئەم شۆمان کە سەبارەتە بە دەرەنجام واکەمەکانی شەڕی ئێران و ئیسرائیل وا لە 12هەمین ڕۆژی داین بۆ بەشی کۆتاییمان بەڕێز کاک فەرشید غەفارنژاد ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا و ئەندامی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێرانمان لەگەڵا ئەگەڵ هاوڕێیانمان بتوانن بێننە سەر سپاسیان دەکەین. کاک فەرشید سڵاو دەبێت ئەم کاتت باش زۆر سپاس بۆی کە بەشداری دەکەن لەم بەرنامەدا. سڵاو ڕێز بۆ ئێوە کاک ئەمیرگیان هەروەها سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو هاوڕێیانی هاوکارت و هەروەها بینەرانی تێوێ کۆمەڵە. زۆر سپاس. کاک فەرشید بۆی کە باسەکە بکەینەوە پێم خۆشە سەرەتا خوێندنەوەی گشتی بەڕێستان بۆ ئەم شەڕە کە ئێستا 12هەمین ڕۆژی تێپەڕ کردووە
چۆنە بینی بۆمان باسکی فەرموو. ئەگەر بە کورتی باسی بکەم ئەم شەڕە ڕاستە تەقینەوەکەی لە 12 ڕۆژی لەمەوە پێش، بەڵام ئەمە شەڕێکە کە بە درێژایی 46 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامی لەگەڵ ئیسرائیل لە هەموو بوارەکانە لە بواری جۆرا و جۆرە ئەگەر بگەڕینەوە تۆزێ مێژوتریش بۆمگوزاریەکانی لە ئەرژانتین بیگرا لە وڵاتانی تر بیگرا جشت بە ئیسرائیل وتارەکانیان قسەکانیان لە سەبارەت بە ئیسرائیل لە خەینە دەریا ئیسرائیل والەکەین بەرەخەڵا ئەمە بە دروستکردنی هێزی نیابەتی خۆتان ئاگادارن بە قەوڵی معنوو شش هێزی نیابەتی 6 ئەرتەشی نیابەتی دروست کرد بوو کە لە هەفتی ئۆکتۆبری 2 ساڵ لەمەوە بەرەوە ئەمە ئاڵوگۆڕێکی بەسەراهات و لە ئاکامی ئەوەی بە هەرحاڵ هەفتی ئۆکتۆبرەوە شەڕی نێوان ئەم دوو زلهێزە بە ئیسلاح کە هەردووکیان وەکو هەم ئیسرائیل هەم ئێران لە فکری ئەوەن کە دەسەڵات و هێژمونی خۆیان لە منتەقا بپارێزن و خۆیان سەرکردگی بکەن و ڕابەرایەتی و نوێنەرایەتی بکەن ئەم دوانە بەگژیەکە چوون و 12 ڕۆژ لەمە بەر شەڕێک دەستی پێکرد لە بمباران و موشکباران هەردووکلا کە شەڕەکە لە حقیقەتە شەڕی نەخەڵکی ئێرانە و نەخەڵکی ئیسرائیل، شەڕی دوو ڕژیمی جنایەتکار و فاشیستی ئیسرائیل و ئێرانە کە بە هەرحاڵ تاوانی ئەم شەڕە هەردوو خەڵکەکە خەڵکی هەردوو وڵاتەکە داویانە و خەڵکی هەردوو وڵاتەکە ئێدەن بەگشتی ئەگەر وەکو بەگشتی چاوی لێ بکەیت بۆ ئێمە کە ئیمڕۆ شایەدی ئەو شەڕینە ئەتوانم بێژم ئەم شەڕە بۆ جمهوری ئیسلامی ڕاستە شکستێکی هێنا لە مقابل ئیسرائیل و ئەمریکاوە، بەڵام لە حقیقەتاتانم من وا بڵم بۆ جمهوری ئیسلامی نەعمەتێک عیسا دوجار ئێمە سەری بۆچی ئەوە لەکوێ نیشانی ئەدات کە جمهوری ئیسلامی ڕاستە لەو زاویە لەو شەڕە شکستی هێناوە تا ئەم 12 ڕۆژە، بەڵام نەعمەتیشە بۆچیە ئەو قساگەم بۆ ئەوە هەتا پێش شەڕەکە ئێمە شەقامەکانی ئێران پڕ بوو لە ئاعترازات. ئێران یەکەم وڵاتە لە دنیا کە توانیە لە عەرزی 1 ساڵ بزوتنەوەی جۆرا و جۆر، بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی کۆمەڵایەتی، بزوتنەوەی ژنان، کرێکاری معلمان، پەرستە، هەموو هەر لەو ڕۆژەی کە شەڕەکە دەستی پێکرد ئێمە شایەدی بزوتنەوەیکی گەورەی ڕاندەهانی کامیون و کامیۆنداران بووین دژ بە کۆماری ئیسلامی بۆ داهینەکانی خۆیان داخوازیەکانی خۆیان. مەبەستم ئەوەیە ئەوانە لە سەحنا نەمانی سەیتر لە نەتیجەی ئەو شەڕە ئەوانە ئەتوانین بێژین شەڕ لەوێ بۆم و موشک و وین ئەتەقێنێت تێتە ناو شارەکان ئەوەی کە وێرانکاری کردووە لەم لە زیاتر لە 670 کەس لە ئێران کوژراوە. مەبەستم لە خەڵکە سەرانی حکوومەتینە لەو لایش هەر بەو جۆرە خەڵکێکی وا کوژراوە. بۆ یاڵم بۆ جمهوری ئیسلامی لە بحرانێکی ئاوە چە لە سەحنەی دەرەوەی خۆی سەحنەی بڵی نێونەتەوەی و لە ناو خۆی ئێرانە و بحرانە زۆر بحرانێکی نامەشروعیت، بحرانێکی کە خەڵک دژ بە ڕژیمات 44 ساڵە سەرکوت ئەکرن، زیندانەکردن، ئەشکەنجە ئەدرێن. ئەوانە ئیمڕۆ جمهوری ئیسلامی بەم شەڕە سیاسەتهایەکی تازەی ڕەچاو کردووە بۆ سەرکوت بۆ کوشتوبەر. بە کورتی ئەواڵم کە ئەم شەڕە شەڕێکی دوو حکوومەتی ارتجاعی و ئەتوانم بڵم شبه فاشیستیە بە معنای واقعی خۆی کە هیچ بەرژەوەندی خەڵکی هیچ لایەنێک لەو دوو وڵاتیەتیانە و بەتایبەت خەڵکی هەژار و فەقیر و دووکەڵی ئەو شەڕە ئەچێتە چاوی ئەو خەڵکی کرێکار و هەژار و فەقیری هەردوو وڵاتەکە. کاک فەرشید ئەم بۆچوونەی بەڕێستان ئەگەر وەکو نعمەت داینێت کۆماری ئیسلامی ئەم شەڕە بۆی ینی وەکو ئەگەرێک دیارە و بزوتنەوە جەماوەریانی ئێران هەموو کب دەکرێت و دەستیشی باز دەبێت بۆ سەرکوت و تۆڵەسەندنەوە، بەڵام ئەگە وەکو ئەگەرێک دانی ینی واتە
پێتان وایە کۆماری ئیسلامی دانوستان دەکات و تەسلیم دەبێت سەبارەت بە وڵاتانی غەرب و ئەمریکا و تایبەتەن ئیسرائیلیش ئەمە لەو بۆچوونەدا دەبێت تەسلیم بێت جا ئەمە پێش دێت بەڕێی من جمهوری ئیسلامی بەماتەش بەستە تەسلیم بووە یعنی شکستی خواردووە بەڵام ئێمە جمهوری ئیسلامی ئەناسین لە هەموو شکستێکیا ئەڵێت ئێمە سەرکەوتین جمهوری ئیسلامی بۆچی ئەڵم جمهوری ئیسلامی لە 46 ساڵ لەمەوە بەر هەتا ئیستا تەواوی هەمووی بڵێن سەرچاوەی ئەقتصادی ئۆکۆنۆمی وڵاتی کردە خەرجی موشک کردە خەرجی هەستەی کردە خەرجی تەواوی ئەو بەرهەمهێنانی بۆمی ئەتۆمی و هەموو حکایەتەی کە لەم ڕۆژانە بەسڵا شەڕی لەسەر کرا هەمووی ئەوە پارەکەی لە گیرفانی لە نانوی سەر سفرەی خەڵکی هەژار و فەقیر لە ئێران خەڵکی کرێکاری ئێران تامینی کردووە دەی ئیستە لەم شەڕە جمهوری ئیسلامی کەوتووەتە فەزایەک کە زۆر دەستی بڵاوترە ئەگەر ئیمڕۆ گوێمان لە چەند ڕۆژ لەمەوبەر لە دانیشتنەکەی قوێ قەزاییە بین کە محسنی ئەژێی ڕئیسی قوێ قەزاییە واتە بەرەوە باسی ئەوە کات کە ئەڵێت قانونی تازە دابمەرزاوە بۆ گرتنی جاسووس بۆ گرتنی ئەو کەسانەی کە بەرحاڵ جاسووسیان کردووە بۆ ئیسرائیل و لە ئێرانە کۆمەکی ئەوانیان کردووە بۆ لێدانەکان مەبەستم ئەوەیە بۆ ئەوەی کە بتوانن ئەو بزوتنەوە ئازادی خوازانەیە کە ئەمڕۆ لە ئێرانە هەست بە بیانووی جۆرا و جۆر قەتڵعامێکی تر بکەن کە هەروەها لە دوای شەڕی ئێران و عێراق گەرەێکیان بوو بیکەن بەڵام ئەمە بە ئاسانی بۆ جمهوری ئیسلامی ناچێتە سەر بۆ ئەوە فەزای ئێران ئیستا ئەو فەزایەکە لە ساڵی 67 هەتاوی بوو فەرقی هەیە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان زۆر بەهێزترن بزوتنەوە کرێکاریەکان زۆر بەخوتن بەڵام جمهوری ئیسلامی ئەمە بە هەلێک ئەزانێ بۆ خۆی لەو قانونی تازەی کە تەسویبی کردووە باس لەوە کات ئەڵێت هەر کە تانگر بەناو جاسووس مەیهێڵنەوە پەروەندەی بۆ دروست مەگەن 2 مانگ و 3 مانگ و 4 مانگ سریع دادگایی بکەن و حکومەکەیکی ئیجرا بکەن و ئەمە شامڵی ئەو کەسانە ناوی کە ئەمڕۆ ئەیانگرن ئەمە شامڵی هەر ئەو کەسانەیە کە لە ساڵی 67 چاوایان کرد وەختی حکمی ئەعدامی ئەوانیانەدا ئەوانش کە حکمیان بوو بە 5 ساڵ و بە 10 ساڵ و بە هەرچی زیندان هەموو ئەوانیانە ئەعدام کرد و کردیان بە بیانووی بۆ ئەوەی کە ئێمە لە حاڵی شەڕین و ئەمانە لە باسڵاح سوء استفادەیان کرد و توانیان بەرحاڵ سەرکوتیکەن بۆیە بە کورتتەماوەیش بوێت بەڕێی من جمهوری ئیسلامی هەوڵەداد هەر دەنگێکی ئازادی خوازانە هەر دەنگێکی حەقخوازانە بە بیانووی جاسووسی بۆ ئیسرائیل و هاوکاری لەگەڵ موساد و ئەمانە بتوانێت گەرێکی بێخەفەی بکات بەڵام هەروایە کەوتم بۆ جمهوری ئیسلامی ناچێتە سەر بۆوە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەگشتی و بزوتنەوەی کرێکاریەکان بەهێزن لە وڵاتێکی وەگێرانە کە ساڵێک 3000 کە باسم کرد 3000 اعتراضات لەسەر شەقام ئەکرێت یانی ڕۆژانە تقریبەن 10 اعتراض لە هەمووی ئێرانە هەتا پێش ئەو شەڕە بووە لە ساڵی ڕابردووە مەبەستم ئەوەیە جمهوری ئیسلامی بە هەلێک گەزانێ بۆ خۆی جمهوری ئیسلامی ئەمە بە دەستکەوتێک گەزانێ بۆ خۆی کە گەرەێکی بێت هەر دەنگێک ئازادی خوازی هەر دەنگێک حەقخوازانە سەرکوت بکات بەڵێ کاک فەرشید چون کاتی بەرنامەکەم کە من زیاتر پێم باشە تیش بخینە سەر کوردستان ئەو جۆری کە دەبیندرێت دیارە کوردستان خەریکە گۆڕانکاری بەسەردادەوە گۆڕانکاریانە دەتوانێت ئەرێنی ببینێت من پرسیارەکەم لێرەدا بەڕێستان لە بەشی ڕاهبەری ئەم تەشکیلاتەدان پێتان وایە لایەنەکان چەندە ئامادەن بەرەو پیری ئەم وەزعیەتە ینی ئەم گۆڕانکاریەدا بچن بەڕێی من کوردستان جیاوازی تایبەتمەندی خۆی هەست بەڵێ بۆچی ئەو باساکەم بۆەوە لە ئێمە لە 46 ساڵی ڕابردووە شاید بووگین بە شەهادەتی مێژوو
کە هەیە کوردستان هیچ کاتێک جمهوری ئیسلامی نەیتوانیوە دەنگی ئازادی خوازی لە کوردستان بکات و کۆمەلگای کوردستانیش کۆمەلگایکی حزبیە بەشتی بەڵام شرایطەکە وایە ئێستا لە کوردستان تایبەتمەندیەکەی ئەوەیە جمهوری ئیسلامی ئەم واقعیەتە ئەزانێ لە کوردستان و قەتعەن هێزی خۆی شڕکاتەوە لە کوردستان بۆ ئەوەی کە نەهێڵێت ئەم دەنگە ئازادی خوازیە لە کوردستانە بڵێ سەپەیاکە جارێکی تر و تەشەنە بکاتە سەر هەمووی ئێران. ئێمە زۆر بەباشی ئەوە ئەزانین جمهوری ئیسلامی زۆر تەرکی زەقاتە سەر کوردستان. بەڕێی من ئێمە وەکو کۆمەڵە لە کوردستان هەوڵمان داوە بۆەوە کە بە هەمان دەرەجەی کە جمهوری ئیسلامی خۆی ڕێگە خات بۆ ئەوەی کە ئەم دەنگە ئازادی خوازی شۆڕژگەران لە کوردستانە سەرکوت بکات کپی بکات ئێمە ئەبێ هەوڵ بین بۆ ئەوە بتوانین وتاری یەکدەنگ بۆ ئەوەی کە بتوانین هاوبەشیکی وتاریمان هەبێت بەرامبەر بە جمهوری ئیسلامی لە بزوتنەوەی کوردستان و لەگەڵ حزبەکانی تر هەوڵمان داوە و قسە باسمان کردووە توانیمانە لە ئەقل ئەوەندە باسی ئەوە بکەین کە کوردستان ئەمڕۆ پێویستی بەوەیە کە لەسەر چەند خاڵی بنەڕەتی نە لەسەر چەند خاڵ بۆ بەرژەوەندی حزبێک یا لایەنێک بەڵکە بۆ بەرژەوەندی بزوتنەوەی گشتی لە کوردستان پێک بێت و بتوانن لەسەرم خاڵانە بە هاودەنگی کاری بۆ بکەن و بزوتنەوەی شۆڕژگەرانە لەسەرەوە خاڵانە بتوانێت درێژە بە چالاکیەکانی خۆی و دڵگەرمێکیش بێت بۆ خەڵکی کوردستان بەگشتی کە حزبەکان بە یەکدەنگی لە لانی کەمی ئەو خاڵانەی کە پێکەوە مشتەرەک یەکەمی ئەوەیە کە ئێمە ئەبێ لە کوردستان هەوڵ بین بۆ یەکڕێزی بزوتنەوەکە بۆچی بۆ دەسەڵاتی جەماوەری خەڵکی کوردستان لە هەر ئەگەرێکی جمهوری ئیسلامیە لە هەر بۆشاییکە لە کوردستان و هەوڵ بین بۆ ئەوەی کە خەڵک لە توارچێوەی ئەو دەسەڵاتەی کە ئەبێت لە داهاتوەدا بمەرزێنێت بتوانن کۆبنەوە بتوانین یار و نەیاری خۆمان بۆ بزوتنەوەی کوردستان بناسێنین نەک لەگەر هەلایەنێکە کە بزوتنەوەی کوردستانیان پێ ببەیە و هیچ ماف و حەقێق بۆ بزوتنەوەی کوردستان قالنین هاوپەیمانی لەگەڵ ئەوانە ئەبێ بنینە لاوە و منفعەتی کورد و بزوتنەوەی کوردستان و پەیوەندی لەگەڵ بزوتنەوەی سەراسەریان لەگەڵ لایەنهای کابێت کەلانی کەم بزوتنەوەی کوردستان بە بزوتنەوەیکی ڕەوا و بزوتنەوەیکی بەرحەق دابنن بۆ خەڵکی کوردستان. ئێمە ئەو هەوڵگەرمانە داوە و هەروەها کە ئاگاداریشن کاک ئەمیرگیان لە ئەتڵاعیەیەکە لەگەڵ دانیشتن لەگەڵ لایەنەکانی تر و لەگەڵ لایەنەکان تریشا کە هەر دانیشتن هەیە بۆ بتوانین لانی کەم ئەو بەرژەوەندی شۆڕشی و بزوتنەوەی کوردستان بتوانین لە خاڵهایەکی هاوبەش پێکەوە بیپارێزین. کاک فەرشید ئەم هاودەنگیە چەندە بەکردەوە دەرهاتووە ئەم هەنگاوانەی کە باستان کرد بەکردەوە تا ئەو جێ بە ئێمە هەڵەگەڕێتە وەکو کۆمەڵە ئێمە وتومانە ئێمە حازر نین هەروە کە باسم کرد ئێمە حازر نین لەگەڵ هەموو لایەنێکە دانیشتن مەسەڵەن وەکو نمونە لایەنهایەکی ڕاست وەکو سەڵتەنەت تەڵەب وەک مجاهد وەک لایەنهایی کە فاشیست و شوێنیستی ئێرانی کە حزوریان هەز وەکو ئۆپۆزیسیۆن ئێمە لەگەڵ ئەوانە چون قەتعەن وەکە ئەو لایەنانە ناتوانن بەرژەوەندی و مافی بەرحەقی دموکراتیکی خەڵکی کوردستان بپارێزن. زۆر ڕاستە من مەبەستم لایەنە سیاسیەکانی کوردستان بوو. ئێمە ئاخر لایەنە سیاسیەکە کوردستان وەکو ئێمە ئەبێ خۆیان بپارێزن لەوانە لەو بەشانە ئەگەر بیانەوێت بژوتنەوەی خەڵکی کوردستان
لەگەڵ ئەحزابی کوردستان لەگەڵ حزبەکانی کوردستان کە هەمووی بە یەکدەنگی گەرەکیان بێت لە بزوتنەوەی کوردستان دەوریان هەبێت ئیشارەم پێکرد. ئێمە لە دانیشتنی ئەخیر لەوێ باسێکمان بوو لەگەڵ یەکێ لەو ئەحزابەی کوردستانی ڕۆژهەڵات کە لەوێ زۆر بە سادەیی چوار خاڵمان باس کردووە، چوار خاڵی بنەڕەتی، چوار خاڵ کە بزوتنەوەی کوردستان 46 ساڵە لەسەری کارەکان. بەڵێ ئایا پرۆژەکانی کە ئێمە تەقدیمان کردگە چەند موردە قبولی ئەوانە، چەند دەتوانێت بەرژەوەندی خەڵکی کوردستان لە پێش بەرژەوەندی حزبەکەەوە بێت، ئەوە شەرتی ئەوەڵە. بۆیە لەو خاڵانە هیچ کامێکی بەرژەوەندی حزبیتیان نیە، بەڵکە هەموو ڕووە کاتە سەر بەرژەوەندی خەڵکی کوردستان لە هەر ئەگەرێکا کە لە ئێران وە لە کوردستان اتفاق بکەفێت. زۆر باشە کاک فەرشید، من پێم باشە بزانم ئەو ئامرازانەی کە پێویستە پێم بڵێ چین بۆ ئەوەی کە ئەو هاودەنگیە بە گشتی لەگەڵ هێزە سیاسەکانی کوردستان پێک بێت. بەنظر من یەکەم شتێک وە مهمترین بەشی دانیشتنە، دیالۆگە، قسەکردنە، تێگەیشتن لە یەکە، تێگەیشتن بەو معنە کە هەوڵ بین زۆرتر هەروە کە باسم کرد بەرژەوەندی بزوتنەوەکە لە بەرچاو بگرین تا بەرژەوەندی تاکە حزبیک. بۆیە ئەهمیەتەکەی هالەوە ئامرازەکە ئەوەیە کە ڕوونکردنەوەی لەسەر ئەو خاڵانەی کە یارمەتی دەرە بۆ بزوتنەوە بۆ سەرکەوتن گەیاندنی ئەو بزوتنەوەی ئێمڕۆ لە کوردستان حازرا. ئێمە پلاتفۆرمی هەموو وەکو پلاتفۆرم وەکو بۆچوونی خۆمان ئەوانەمان خستوەتە بەردەست هەموو حەزبولایەنەکان و هەموو حەزبولایەنەکان ئینتزارمان هەست ئەوان بە دڵێکی ئاواڵەوە ئەوانیش پرۆژە ئەوانیش بۆچوونی خۆیان باز بکەن کە بتوانین لە خاڵە هاوبەشەکانە پێک بگەین بە یەک بگەین. ئەگەر بە دوولایەنە نەبێت ئێمە بە تەنیا خۆمان ئەو هەوڵانەوە ئەبێ بکرگێت هەتا ئیستا کردومانە و هەر هاینە بەرحاڵ بواری جێبەجێکردن و دیالۆگ و قسەکردن لەگەڵیانە، بەڵام ئێمە بە تەنها خۆمان ناتوانین تا ئەوان نەتوانن ئەوانیش بتوانن بەرحاڵ پرۆژەی خۆیان قسەی خۆیان بەرحاڵ بەرنامە و پلاتفۆرمی خۆیان بدەن بۆ ئەوەی کە لەسەر ئەو خاڵانەی کە قەرارە بەرژەوەندی خەڵکی کوردستان و بزوتنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستانی تیابێت پێک بین لەسەرەوە خاڵانە. کاک فەرشید، من پێم باشە بەراوردێک بکەین کۆمەلگا لەگەڵ هێزە سیاسیەکان. خۆتان زۆر باش ئاگاداری کۆمەلگا هەن. کۆمەلگا لەو بوارەدا زۆر یەکدەنگ و بڵێن هاوکارن بۆ هەموو بوارێک، ینی بەرامبەر بە ڕژیم زۆر یەکدەست دەرکەوتون. دیارە خۆ کۆمەلگا ینی تایبەتمەندی کوردستان یەکێک لە هۆکارەکانی حیزبی بوونیەتی. دیارە کۆمەلگا حیزبەکان لایانی خۆیان هەیە، لایەنگری خۆیان هەیە، هەواداری خۆیان هەیە، بەڵام تۆ ئەگەر چاو لە هەر بۆنەیەکەی هەتا ئەگەر بۆ نمونەی آخر نەورۆز چاو لە بکەی هەموویان یەکدەست دەرکەوتون. لایەنە سیاسەکان هەستیان بەو جیاوازیە کردووە؟ بەبەست جیاوازی لە ناو خەڵکە؟ بەڵێ بەڵێ، یعنی ئەو جیاوازی کە هەیە بەڵام ئەوان یەکدەست بەرامبەر بەم ڕژیمە دەرکەوتون. بەڕێی من کاک ئەمیرگیان ئێمە ئەگەر ئاوەرە بینەوە بە دواو بە ئاعتسابەکانی ئاقساب عمومیەکانی کرا، بەڵێ ئاعتسابی عمومیەکانە خەڵک نیشانیاندا کە ئەوان بە یەکدەنگی ئاعتسابەکە بەڕێوە ئەبن و بە سەرکەوتنیان گەیاند. بەڵام من هێشتا پێم وایە هەندێک لە حزبەکان لە کوردستان لەم یەکدەنگیە تێنەگەیشتون، لەم بەرژەوەندە تێنەگەیشتون و پێم وایە پاوانخوازی هەیە هێشتا لە هەندێک لە حزبەکان کە ئەوە ڕێگیرە لەسەر ئەوەی کە تۆ شەرت بۆ من دابنی یا ئەو حزبەکەی تر شەرت بۆ ئەو یاقەی تر دابنێت. ئێمە لە بزوتنەوەی ژنجیان ئازادی لە کوردستان هێندێک لەو حزبانە لانی کەم لە دەرەوەی وڵات ئەویانە نیشاندا کە ئێمە
لە ساحەی شارەکانی ئەوروپا خۆپیشاندانمان ئەکرد ئەم حزبەکە لەگەڵ ئەو یاکەوت من ئەگەر ئەوان بێن من نایم ئەگەر ئەوان حزوریان بێت ئێمە ناین بە تەنیا خۆمانێکین یعنی ئەمانە هەبوو ئێمە وەکو کۆمەڵە بەڕاستی زۆر هەوڵماندا لەو سەردەمیشە بەڵام ئەمە منوتم ئەو هەوڵەی کە ئێمە هەتا ئێستا هەوڵمان بۆ داوە و هەوڵیشی بۆ ئەدەین کە تێبگەینین بزوتنەوەی کوردستان ئەوەیە لە ناوە و لە ناوە ئەوان پێویستیان بە یەکدەنگی هەیە بەڵام نابێت سنوورەکان ببەزێت لەگەڵ ئەو هێزە کە ناتوانێت بەرژەوەندی خەڵکی فەقیر و هەژار خەڵکی کرێکار لە کوردستان دابین نەکات ناتوانی لەگەڵ هێزە سەراسیرەکانی کە دژ بۆ بەرژەوەندیەسا تۆ هاودەنگ بیت ئەعتلافت بێت ئێمە باسی ئەومان کردووە حاکمیت لە داهاتووی کوردستان حاکمیەتی جەماوەری خەڵکە ئێمە ئاداگیریمان کردووە لەوەکە بە ڕسمیەت ناسینی هەم مافی ژن و پیاگ لە هەموو بوارەکانی لە کوردستانە ئێمە باسی ئەومان کردووە کە دەنگوەکانی لە ماوەیەکی لەمەوە پێشیشەوە هەبوو پێش شەڕەکە دانیشتن لەگەڵ جمهوری ئیسلامی بەناو خەڵکی کورد و یا هەر هێزێکی تر وەکو حەزبێک بە نوێنەرایەتی خەڵکی کوردستان ئەمە ناکرێت و ئەمە لەتمە ئەدات لەو هاودەنگیا و زۆر بواری تر هەیە بۆیە پێم وایە هێندە لە حزبەکان ئەو هەستە پاوانخوازیانە تیا هەیە کە ئەبێ لەوە دابزن لەوە بێنە ئەولاوە بێنە خوارەوە کە ئەوە لەتمە ئەدات لەو بزوتنەوە بەڵکە خاڵە هاوبەشەکان ئێمە قەتعەن خۆ دەزانیت لە بزوتنەوەی کوردستانە حزبەکان بە ئستراتژی جۆرا و جۆرەوە بە ڕوانگای جۆرا و جۆرەوە بە سیاست و تاکتیکی جۆرا و جۆرەوە ئەچن بەڵام یەک شتمان نەبێت لەبیر بچێت ئەویش ئەوەیە خاڵەهایەکی هاوبەش هەیە بۆ هاوکاریکردن ئەو خاڵە هاوبەشانە نابێ لەبیر بچێتەوە و لەسەر ئەوانە ئێمە زۆر من شخصەن ئەڵم پێمان باشە کە پلۆرالیزم لە کوردستانە فرەحزبی بێت بەڵام شەرتی ئەوە ڕعایەتی دموکراسی ڕعایەتی دیالۆگ ڕعایەتی ئەوەی کە لە وڵاتە ئازادی بەیان ئازادی فعالیەتی سیاسی ئازادی ئەحزاب هەموو ئەمانە لانی کەمێکە کە ئەتوانین بە تەوافق بگەین بۆیە ئێمە هەوڵمان داوە لەگەڵ هەموو ئەو حزبانە کە بنەڕەتی شۆڕشی کوردستان ئازادی بنەڕەتی شۆڕشی کوردستان ئازادی ئەحزاب ئازادی بیرروڕای سیاسی بێقەید و شەرت بەرابەری ژن و پیاگ هەمووی ئەمانە ژیانێکی مرەفەهی باش لە هەموو کوردستانە ئەمە ئەتوانێت حەدەعەقەلێک بێت بۆ ئەوەی کە هاوکاری ئەم حزبانە دەست پێ بکات و ناویشەوە ئەمە لایەنگیری زۆرە کاک فەرشید ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگ کرد ئەوەی کە ئەگەر جیاوازی فکری ایدئۆلۆژی هەشتێکی کاتە بەڵام خاڵی هاوبەشێ کۆمەلگا ئەمەی زۆر باشترە کردووە یعنی سەرڕای ئەوانی دەزانن جیاوازی فکری هەیە جیاوازی ایدئۆلۆژیک هەیە بەڵام سەرڕای ئەوان هەمیشە یەکدەنگ و یەکدەست دەرکەوتون و باشترین ئۆلگووە بۆ هێزە سیاسەکان وە دەبێت ڕچاو بکرێت بۆچی لەوێ ڕاحەت زۆر بەڕاحەتی دەتوانن ئەم هاودەنگیە ئەم یەکدەستیە پێک بێت بەڵام بۆ لەلایەن هێزە سیاسیەکانەوە ناتوانرێت ئەم ڕێگریان بربەستانە چۆن دەتوانن لاچرێت لەسەر ڕێدا کاک ئەمیرگیان من بە یەکشت بێژم ئێمە بە دلیل ئەوەی کە ئیستا حزورمان لە وەکو خۆمان فیزیکی من تۆ نین لە ناوە حقیقەتەن ناتوانیت ئامارێک بگریت کە ناڕزایەتی ئەو خەڵکە بەرامبەر بە حزبەکانیش هەیە بەڵام قەتعەن هەیە ئەوان یەک شتیان دەرکردووە ئەوان یەک شتیان دەرکردووە لە ناوەوە چونکە لە جبهەی ئەوەڵی شەڕەکە هەن وەختی اعتسابی عمومی علامەکەی ئەزانن هەموویان لە کەشتیکن و سەرنوشتی گشتی لە نەزەرەگرن بەڵێ بۆیە بە تێکڕایی و هاودەنگی ئەچن بە بەرامبەر ئەو اعتساباتەوە و مانگرتنەوە ئەو مانگرتنی گشتی ڕائەگەینن حزبەکانی ئێمە ئەبێ ئەوە دەرک بکەن
کە هەر بەو دەرەجێ وا خەڵک لە کوردستانە ئاوا تێن بە دەنگی ئەو مانگرتنانە و بانگەوازەکەی تۆوە تۆ لێرە ئەبێبی بە دەنگی بانگەوازی ئەوانەوە بۆ لایەن کەمەکانیش حتا بۆ بتوانیت پێکەوە بە یەکەوە شتێک دروستکەی کە ئەنعکاسەکەی لە ناو کۆمەڵگا ئەبێ بە دەچەندان لەوەی کە تا ئەو ئاعتسابەی ئاخر ئەو مانگرتنەی ئاخر بوو ئەم جارە زۆر بە هێزێکی زۆرتر بە دڵگەرمیکی زۆرترەوە خەڵک تێتە پای ئەو بانگەوازانە بۆیە حزبەکان کێشەکە ئەوەسا جیاوازیە لە بین حزبەکان و ئەو خەڵکەی کە لەسەر شەقام. بەڵێ کاک فەرشید من پرسیارێکم نییە زۆر بە کورتی نازانمەگە هاوڕیان پێم بڵێن چەند دقە کاتەیە بەڵێ کەمتر لە 3 دقە خۆتان ئەگەر قسەیەکی نەوتراو یا خاڵێکی کە ئاماژتان پێ نەدابێت فەرمون زۆر بە کورتی ببورن. من پێم وایە ڕاستە ئەمڕۆ ئاگربەسێک کراوە بەڵام ئەم ئاگربەسە بە حقیقەت ناتوانێت زۆر لەسەری حساب بکەیت ئەمڕۆ دیمان دوای ئاگربەسەکە هەندێ چالاکی ئەمرا ئەولا کریا پێکەوە من زۆر مهمە ئەویش ئەوەیە کە ئێمە شایدی ئەتڵایەک بووین لەلایەن کۆمەڵێک لە هەوادارانی حەزبی کۆمونیستی ئێران و هەروەها هەندینش هاتووە لە ئەگەرێکی وا کە شەڕێک وا دەست پێ بکات یەکێک لە گرنگترین شتەکان و پێم وایە ئێمە باسمان کردووە و پێم وایە تاکیدی لەسەر بکەین خەڵک ئەبێت زۆرتر بتوانێت بەهانایەکەوە بێت بە دروستکردنی ڕێکخراوە کومیتە نەهاد هەرچی ناو ئەبن بۆ ئەوەی کە بتوانن لە وەزعێکی ئاوا بتوانن بەهانایەکەوە بن ئەوەی کە ئیستە لە ئێرانە هەیە ئەزمەیەکی اقتصادی یەکجار قوڵ بێکاری گرانی هەموو ئەمانە دەسیدا دەستیەکەوە سەرباری هەموو ئەوە شەڕێکیش توش بێت پێویستە بە یەکگرتووی زیاتر لە ناو خەڵکە و بە تایبەت لە ناو خەڵکی کوردستانە کە بتوانن بەهانایەکەوە بن بتوانن یارمەتی دەری یەک بن بتوانن کومیتەها شەوراها مەجموعەی ڕێک خۆیان لە عموم خۆیان ڕێک بخەن بۆ ئەوەی کە بتوانن لەژێر ئەم تۆپ و بمباران و موشکبارانە بتوانن دەربێن و یارمەتی دەری یەک بن و ئەمە ئەبێ بە نوتفەی تەواوی ئەو ڕێکخراوانەی کە لە داهاتووی کوردستانە ئەتوانێت دەوریان بێت لە هەر ئەگەرێکا کە دوای جمهوری ئیسلامی اتفاق بکەن. زۆر سپاس کاک فەرشید ئێمە بەرنامەکەمان کۆتایی پێهات سپاس بۆی کە داوەتێمەتان قبول کرد و بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی بە شەوی تلویزیۆنی کۆمەڵ بووی. زۆر سپاس بۆ ئێوەیش مەمنون. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم شەویشمان هیوادارین کە بەدڵتان بێت و کەڵکی پێویستیان لەوە بێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.